کوردستان دەست پێەکەین. سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە بەرنامەی کاری کۆبوونەوە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو و ناوی بەڕێزان ئامادە نەبووان بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەکانی 5 و بڕگەی یەکەم و دووەم لە مادەی 16 و بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاژمێری 1 پاش نۆڕۆ ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 29/6/2020 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پێشنیازە بریار پێشکەشکردنی پێشنیازی یاسا و پێشنیازی بریار لەلایەن ئەندامانی پەرلەمان بەدەر لە حکمی مادەی 82 پەیڕەوی ناوخۆی پێی حکمی مادەکان 90 91 93 96 و 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم درێژکردنەوەی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە پێی بڕگەی چوارەم لە مادەی 7 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 4 ئاسایی ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 7/5/2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەس دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمێوڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. چوار دەنگدان و پەسەندکردن لەسەر هەڵگرتنی پارێزبەندی ئەندامی پەرلەمان بەڕێز سۆران عومەر سەعید بە دەنگی 57 پەرلەمانتار. پێنج خوێندنەوەی دووەم و گفتوگۆکردنی پێشنیازی بریاری پێشنیازی یاسا و پێشنیازە بریار لەلایەن ئەندامانی پەرلەمان بەدەر لە حکمی مادەی 82 پەیڕەوی ناوخۆ. شش کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی پێنجەم لە ڕێکەوتی 7/5/2020 ئەو فراکسیۆنانەی خوارەوە بە پێی بڕگەی حوتەم لە مادەی 23 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئامادە نەبوو هەژمار ناکرێن. یەک فراکسیۆنی یەکچێتی، دوو فراکسیۆنی گۆڕان، سێ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، چوار فراکسیۆنی یەکگرتو، پێنج فراکسیۆنی جوڵانەوەی نەوەی نوێ، شش فراکسیۆنی ئازادی، حوت ئەندامانی سربەخۆ دیاری ئەنوەر حەمە ڕەحیم، سیروان فەرەنج محەممەد، مام بورهان محەممەد. بەڕێز سەرۆک پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوو. ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە 13/5/2020 ناوی ئەندام جەمال حوێز مستەفا عەبدناسر ئەحمەد عەلی شیرین ئەمین عەبدولعەزیز ڕووپاک ئەحمەد ڕەحمان وڵاتیان پێدراوە. لێژنەی کاروباری یاسایی 13/5/2020 ڕووپاک ئەحمەد ڕەحمان بایکۆت. کاروباری پێشمەرگە 7/5/2020 ڕزگار محەممەد مەحموود مۆڵەت جەمال حوێز مستەفا مۆڵەت. چوار ئەوقاف کاروباری لێژنەی ئەوقاف و ئاینی 7/5/2020 هەورەمان حەمە شەریف فەیسەڵ عەباس عەولە هێرش حەسەن حەمەد فەقێ کاظم فاڕۆق نامق ڕاهی ڕەهبەر ئیبراهیم مۆڵەتیان پێدراون. کاروباری پەرلەمان و سکاڵە شایان کاکە ساڵح مۆڵەت هەژان حەسەن ئەحمەد ئامادە نەبوو. لێژنەی کاروباری شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی لە 18/5/2020 هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت ڕۆژان محەممەد کەریم مۆڵەت شاخەوان ڕەئوف مستەفا مۆڵەت دیاری ئەنوەر حەمە ڕەحیم مۆڵەت عوسمان عەلی ئیسماعیل مۆڵەت. لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا تۆژینەوەی زانستی 18/5/2020 مسلم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت ئاشنا عەبدوڵڵا قادر مۆڵەت هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت. لێژنەی کاروباری تەندروستی ژینگە و مافی بەکاربەر 18/5/2020 شایان کاکە ساڵح مۆڵەت مسلم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت جەلال محەممەد ئەمین مۆڵەت لوقمان حەمەد حاجی مۆڵەت. لێژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان لە 19/5/2020 هەورەمان حەمە شەریف مۆڵەت شەمۆڵ ئاشین سابر مۆڵەت دابان محەممەد ساڵح مۆڵەت مژدە مەحموود محەممەد مۆڵەت هاورێ بەنە محەممەد مۆڵەت. کاروباری تەندروستی و ژینگە لە 8/6/2020 کازم فاڕۆق نامق مۆڵەت. لێژنەی دارایی و کاروباری ئابووری
23/6/2020 شێرکۆ جەودەت مستەفا ئامادە نەبوو، سۆران عومەر سەعید ئامادە نەبوو. بەڵێ سوپاس. سوپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. وەرتان دەگرم بە سەرچاو هەمووتان وەرەگرم. بۆ مەبەستە داوا لە بەڕێزان لە لیژنەی یاساییەکەین کاروباری یاسایی بفەرمونون هەتا ئێمە ئەو نقطە نظامیانە وەرەگرین بۆ جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار کە بریتیە لە دەنگدان لەسەر پێشنیازە بڕیاری پێشکەشکردنی پێشنیازە یاسا و پێشنیازە بڕیار لەلایەن ئەندامانی پەرلەمان بەدەر لە حکمی مادەی 82 پەیڕەوی ناوخۆ بەپێی حکمی مادەکانی 90 91 92 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. وڵا نقطە نظامی بێ چەند کەس وەرگری فەرموو کاک دیاری بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی یەکەم لە مادەی 66 نەک جارێک چەند جارێک لە ماوەی ڕابردووە بۆ پرسی 27 ملیار دلار قەرزەکەی سەر حکومەتی هەرێمی کوردستان خاڵیەک، جارێکی دیکە بۆ پرسی بابەتی موچە، بۆ پرسی تەندروستی، چەند جارێک ئێمە ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوامان کردووە کە پەرلەمانی کوردستان دانیشتنێکی یاسایی ئەنجام بدات و بانگێشتی سەرۆکوەزیران جێگری سەرۆکوەزیران وەزیری دارایی لایەنە پەیوەندیدارەکان کا بۆ نێو پەرلەمانی کوردستان، بەڵام تاوەکو ئێستا هیچ کام لەمانە نەخراونەتە ناو ئەجێندای دانیشتەکانەوە و لە دانیشتەکانیان نەکراو. بۆیە یعنی بەڕاستی بەڕێ سەرۆکی پەرلەمان خەڵک لە ئێستادا کۆمەڵی کێشەی هەیە، کێشە دیاریکراوەکان پرسی موچەیە، پرسی تەندروستی خەڵکە. لە ئێستادا ئەگەر پەرلەمانی کوردستان لەسەرم بابەتانە کۆ نەبێتەوە ئەی لەسەر چی کۆ بێتەوە؟ یعنی قسەکە لەسەر چی؟ ئێمە خەڵک لێمان دەپرسێت، خەڵک دەڵێ کوا موچەکەم ببورە بەڕێ سەرۆکی پەرلەمان ببورە. یەک دەقەت بۆ هەیە هەموو ڕەفیقەکانیشت دڵنیان عینەم قسە دەکەن دەستی خۆش بێ بەپێی پێڕۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان. مامۆستا عەبدولستار فەرموون. بەناوی خوای بەخشەندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمەش پاپش بە بەرگەی یەکەم لە مادەی 66 ژمارەی یاسایی پەرلەمانتارانی کوردستان داوایەکمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد سەبارەت بەو 27 ملیارێک کە بەڕێز سەرۆکی حکوومەت ڕایگەیان کە حکوومەت قەرزارە، کەمە بەڕاستی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوە هەیە. ئێمە داوامان کرد لە 27/5/2020 کە بەڕێز سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی لەم هۆڵە ئامادە بن و ڕوونکردنەوە بدەن کە ئێمە بۆ 27 ملیار قەرزاری، یعنی گوناحی منداڵێکی شیرەخۆر چیە ئێستا لەدایک بووە ئاگای لێ نییە نزیکە 6,000 دلار قەرزار دەبێت بەپێی ئەم 27 ملیارە بێ. بۆیە ئێمە بەڕاستی داوامان کردووە زەخت دەکەین بۆ لە 32 ڕۆژ نەتوانرا مەسەن ئەمە جێبەجێ بکرێت سەرۆکی پەرلەمان. دوو نقطە نظامی بوورە. ئێمە بەپێی مادەی 48 بڕگەی 4 پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان دوێنێ کە سەرۆک فراکسیۆن بۆی هەیە و دە پەرلەمان بۆی هەیە 24 کاتژمێر پێش کۆبوونەوەی پەرلەمان داوا پێشکەش بکات بۆ ئەوەی کە بابەتێکی گشتی بە پەلە بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە، بەڵام بەداخەوە ئێمە ناردمان کەسیشتان لێرە نەبوون ئێوە کە پەیوەندی بە لێبڕینی موچەخۆرانە کەم بابەتە بەڕاستی بابەتێکی گشتیە و پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە و لێکەوتەی مەترسیداری هەیە بەڕاستی ئەم قەزەیە. یعنی حکوومەت بەچی یاسایەک بەچی پێوەرێک توانیوێتی ئەمە ببڕێتەوە لە کاتێکدا ئەم پارەیە لە عێراق بەپێی یاسای موازنە بۆ هەرێمی کوردستان هاتووە بۆ موچەخۆران هاتوێتەوە. لە کاتێکدا کە ئەگەر باسی یاسای چاکسازی بکرێت یاسای چاکسازی مانجی حەوت جێبەجێ بکرێت کە ئێستا خەڵک موچەی مانجی سێ وەرنەگرتووە، یعنی چۆن مەسەلەن ئەمە جێبەجێ دەکرێت. بۆیە بەڕاستی ئێمە لەم ڕۆوە حەقەتەن ئێمە داوا دەکەین ئەم سەرۆکایەتی پەرلەمانە فعلا یعنی کۆ نەبێتەوە مەگەر بۆشتی گرنگ و پەیوەنددار بە خەڵک. یعنی ئێستا کە لە بەرنامەی کاردا هاتووەم پێم سەیریانی با بە خەڵک هەزار مشکلی هەیە، خەڵک هەزار داواکاری هەیە، ئاگاتان لێ خەڵک خەریکە بتەقێتەوە، خەڵک بەڕاستی پێی قبوڵ ناکرێت، تەحملی ناکات. گەیشت نقطە نظامیەکەت سپاس. کاروان فەرموون. بەناوی خدای گەورە مهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان کاروان گەزنەی فراکسیۆنی سەوز. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ژێرەی مادەی 56 لە بەڕگەی 2 لە یاسای ژمارەشی ساڵی 1992 بڕیاردان لەسەر چارەنووسی گەلی کورد بە تایبەت لەگەڵ
حکومەتی ناوەندی لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستانە لە ئێستادا حکومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆی جدیدا بۆ پرسی موچەخۆرانی هەرێم و بابەتی موازنە بەڵام تا ئێستا نهاتون لە بەردەمی پەرلەمانی کوردستان ڕووکردنەوەی پێویستمان پێ بدەن کە ئەم پرسە چی بەسەرهاتووە و لە هەمان کاتدا پێی مادەی 54 لە بەرگەی یەک داخوازی مۆڵەت دەکەم چەند پرسێکی گرنگ باس بکەم یەکێک لەمانە پەرلەمانی کوردستان وەکو گەورەترین بڕیاری مەرجعی سیاسی لە هەرێمی کوردستان بەبێ بڕیاری ژمارەی ساڵ 2007 مافی خۆیەتی کە لەسەر پرسی کێشەی قەرزەکانی حکومەت کە بە یادداشت ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە سەرچاوەکانی داهاتی حکومەتی هەرێم لە ڕووی شەفافیەتەوە و لێبڕینی نایاسایی سەڵابی سوێشی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە دەبووە لە پەرلەمانی کوردستان و ڕێگە بەمە نەدرێت و هەروەها کێشەی خاڵە سنووریەکان هەر لە زاخۆ تا خانەقین هەموم کێشان لە پەرلەمانی کوردستان وەتەمە نادەکەن ئەگەر پەرلەمانی کوردستان ئەمڕۆ خولی بەهارە درێژ بکاتەوە بۆ ئەم پرسە گرنگانە بێ بە تایبەتی کە دۆخی موچەخۆرانی هەرێم و خەڵکی کوردستان بەگشتی لە مەساتێکی گەورە و لەژێر ڕەشێکی یەکجار گەورەدایە بۆیە داواکارین کە ڕەچاوم خاڵانە بکەم بۆ دانیشتەکانی داهات و زۆر سپاس. بەڵێ سپاس کاک ئومێد فەرموون. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 56 بەرگەی یەکەم تایبەت بەو باسوخواستانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەداخەوە کە خەڵکی کوردستانی و نەک دەرەوەی کوردستان و خەڵکی کورد زمان باز لە هەڵوەشاندنەوەی قوارەی سیاسی یاسایی دەستوری هەرێمی کوردستان دەکەن پەرلەمانی کوردستان بەرەنجامی مێژووی 100 ساڵی خەڵکی کوردستانە و قوارەی سیاسی هەرێمی کوردستان گزارشتە لەو پەرلەمانە بە ڕێزە ئێمە داواکارین پەرلەمانی کوردستان هەڵوێستی فەرمی خۆی هەبیتن کە ئەوە تاریخ و مێژووی گەلێکە و هەرێمی کوردستان قوارەی سیاسی ئێمە قوارەیەشی سیاسی یاسایی دەستوریە پێش ئەو عێراقە فیدراڵە و تازەی کە هەبێتن هەرێمی کوردستان وجودیە بۆیە گەلی کوردستان لە سەرڕای دۆخی ئێستا لە بابەتی تەندروستی دارایی کێشەکانی هەولێر بەغدا بە هەمووی نیگەرانە هەمووی هەوڵی دەبێ هەوڵ بدرێتن لەلایەن حکوومەت و دەستگا و دامەزراوەکان چارەسەر بکرێت بەڵام لە هەمووی نیگەرانتر ئەوەیە کە ئێستا باز لە مەترسی هەڵوەشاندنەوەی قوارەی دەستوری هەرێمی کوردستان دەکرێت بۆیە دیسان داوا دەکەینەوە پەرلەمانی کوردستان وەکو نوێنەرانی گەلی کوردستان ئەو پەرلەمانە بەڕێزە وەکو بەشێک لەوەی کە ئەنجامی ئەو تاریخ و مێژوە سەروەریەیە پەرلەمانی کوردستان هەڵوێستی لەو بارەوە هەبێ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆنام کاک عەلی فەرموون. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 48 خاڵی چوارەم مادەی 66 خاڵی یەکەم لە 9 دوانزەی 2019 واتە 8 مانگە بە راپۆرت بە بەڵگە بە دیکۆمنت خستومانەتە بەردەستی ئەم پەرلەمانە بە ڕێزە و حکوومەت کە ئەم پەرلەمانە دانیشتن لەسەر قاچاقی دزی تاڵانی وێرانکردنی ئەم وڵاتە لە خاڵە سنووریەکانەوە بکە 8 مانگە حجمی فەساد لە خاڵە سنووریەکانە 100 ملیۆن دلار زیاترە ئەوەی ئێستا ڕووەدا لە 92یەکیشان نەبووە بەعەلەنی لە ناوبازاڕە نووسنگەی قاچاقی دانراوە یعنی ئەم 800 ملیۆن دلار ڕێگەی لێبگیراوە موچەیمانێک و ئایا ئەکرێ بە قاچاقی خەڵکێکە بێ 35 ملیۆن دلاری دەستکەوێ بەڵام خەستەخانەکان وێران بووبن معاش ئەوە دۆخەکەی بێ بۆ ئەمە ناخرێتە بەرنامەی کارەوە دوای 8 مانگ کە 14 ڕۆژەوا دەکەی بە پێی مادەی 66 خاڵی یەکەم گرفتی موچە و ڕێگە چارەکانی ئێمە لە حوتی شەشەوە داوای دانیشتنی پەرلەمانمان کردووە بۆ ئەمە ناخرێتە بەرنامەی کارەوە نێتێکەیە کە حکومت بێت دوای دانووسان لە بەغاوە کێشەکە بەغانیە کێشەکە ئەم هەموو گەندەڵیە لە ناوخوا مانگی پێشوو لە بەرمیلێنە و تەنیا 5 دلار ماوەتەوە بۆ لەبەرەوەی بدرێ بە کۆمپانیای سکیوریتی مەسول و مناڵە مەسول لەبەرەوەی خەدەماتێکی زۆر هەیە لەبەرەوەی گەندەڵیەکی زۆر هەیە فەرموو بە ئەمانە چاکە خاڵە سنووریەکان چاکە ئەو چاکسازیانە بکرێت ئەم دۆخە چارەسەرە بێت خاڵێکی کە ئێمە چاوەڕێ بووین و داواکارین پەرلەمان بە جددی قسەی خۆی هەبێت لەسەر لەشکرکێشی و داگیرکاری خاکی کوردستان و تۆپباران لەلایەن تورکیا و ئێرانەوە ئەگەر پەرلەمان قسەی لەسەر ئەمە نەبێت تۆ تەسەورەکەی جامیعەی عەرەبی قسەی هەبێت لەسەر ئەمە بۆیە ئەبێ ئەم پەرلەمانە و ئەمڕۆژ ئێمە داوای دانیشتنمان کردووە لەسەر ئەمە کە لایەنی پەیوەندیدار لە حکومەت بێ ئەبێ ئەم پەرلەمان ئێمە پێمان وایە پەرلەمان لەسەر دزی و گەندەڵی و نەوت و بێموچەیی و داگیرکردنی نیشتیمان کۆ نەبێتەوە پێویست ناکات لەسەر هیچ شتێکی تر کۆ بێتەوە. سپاس بەڵێ کاکاوە فەرموون. بەناوی خی گەورە و مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە ژمارەی یاسایی پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان لە 27 پێنجەوە واتە مانگێک و 2 ڕۆژە یاداشتێکمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە سەبارەت بەو 27 ملیارد دۆلارەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کەوا قەرزارە و بانکهێشتی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری داراییمان کردووە بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵام نەدراوینێتەوە ئێمە چاوەڕێمانە کرد بەڕاستی ئەمڕۆ لە دانیشتنی ئەمڕۆ
ئەمە بەخرابایە بەرنامەی کاری پەرلەمانەوە چکە خۆتە زانی بە پێی پەیڕەوی ناوەخۆی مادەی 66 لە بڕگەی سێەم دەبێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ماوەی 14 ڕۆژ ئەم دانیشتە ڕێک بخات کە بەداخەوە ڕێکی نەخستووە بۆیە ڕەخنەکەمان ئاراستەی ئێوەی بەڕێزەوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یعنی پەرلەمان ئەمڕۆ ئەو بابەتانەی کە ئەمڕۆ دەخرێنە گفتوگۆ قسەی لەسەر دەکرێت بەڕاستی هیچی گرنگ نین بەقەد 27 ملیارەکە بەقەد ئەو 400 میلیارد دیناری کە لە بەغداوە هاتووە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا نازانین چی لێ هاتووە سەبارەت بە بڕینی 121 نایاسایی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڕاستی جێگای داخە نیگەرانی ئێمەیە بەتایبەت فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ینی نازانین پەرلەمان هەستەکەین بە ئەنقەست وای لێکرێ بە ئەنقەست بەڕاستی بێبایەخ ئەکرێ بێ ئەرزش ئەکرێ لەلایەن چەند لایەنێک لە ناو پەرلەمانی کوردستان ناکرێتن بەڕاستی پەرلەمان لەو حەدەسە گرنگانێک کە ئێستا هەیە بەتایبەت کە پەیوەندی بە قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە موچەوە هەیە پەیوەندی بەو دزی و تاڵانکاریەوە هەیە مامۆستا بوبەکر فەرموون جەرێت کاکاوە فترەیەکی دیاریکراو هەیە لەناو ئەم پەیڕەوی ناوخۆیە هەر بە ڕێزێک کە بیەوێ قسە بکا لەسەر خاڵێک ماوەیەکی دیاریکراوی هەیە هەموو ڕەفیقەکانی تۆش دەستیان هەڵبڕیوە هەموو بەڕێز سەرۆک پەرلەمان ئێمە ئامانج ڕۆڵی خۆی مامۆستا بوبەکر هەمان قسەی تۆ دەکا هەمان دڵسۆزی تۆی هەیە فەرموو مامۆستا بوبەکر بەڕێز سەرۆک پەرلەمان ئێمە لە لیژنەی کاروباری پێشمەرگە بە نووسراوی ژمارە 5 لە 19/5/2020ەوە یاداشتێکمان ئاراستەی بەڕێستان کردووە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی پەرلەمان تایبەت بە گفتوگۆکردن لەسەر دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم ئەگەر ئەو بابەتانی تر ڕەهەندی دارایی هەوێت ئەم بابەتە ڕەهەندێکی نیشتیمانی و نەتەوەی هەیە لەو ناوچانە لیژنەکەی ئەمە سەردانی مەیدانی کردووە بۆشایی ئەمنی هەیە تیرۆریستانی داعش خۆیان ڕێخستۆتەوانە هاوڵاتیانی کورد و پێشمەرگە ڕۆژانە شەهید دەکرێن هەڵە کوترێتە سەر ماڵە کوردەکان لەو گوندانە کە ئەمە تعریبێکی منەظەمە جارێکی تر ڕوو ئەداتوانێت پێمان سەیرە ئەمە نەخراوەتە ناو بەرنامەی کارەوە من پشتگیری لە هەموو هەواڵاناکەم کە شکۆی ئەم پەرلەمانەکە ئێوە باسیەکەن هەیبەتی ئەم پەرلەمانە لەوێ دەست بۆ ئەم مەسەلە حەیوی و چارەن و سازانە بەرێ بەداخەوە ینی توانرا لەگەڵ ئەم دوو بڕگەی کە ئەمڕۆ ئاماژەتان پێ کردووە دوو بڕگەی تری ئاوا هەستیاریش کە یادداشتەکان لای جەنابتانە بخرێتە بەرنامەی کارەوە بۆیە بەڕای ئێمە بەرپرسیارەتی ئەوڵ لە ئەستۆی ئێوە یەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پاشان هەموو پەرلەمانتاران کە ئەبێت لە ئاستی ئەم قۆناغاستیارە دابین زۆر سپاس جوان خان فەرموون ڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لە پەرلەمان لە 13/5ەوە لە کۆبوونەوەی لیژنە بە پێی پەیڕەوی ناوخۆمە مادەی 66 بڕگەی یەکەم کە ژمارەی یاسایی ئەندامان تەواو بووە واژۆمان کردو و داوای جەلسەی پەرلەمانیمان کردووە لەسەر دۆخی ناوچە کوردستانیەکان کە گیانی هاونیشتیمانیانمان لەو ناوچانە سەلامەت نییە هەرڕەشەکانی داعش ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوون دەڕوات زەویزاریان کە بژێوی ژیانیان لەسەر زەویزاریانە دەسووتێندرێت داوای دانیشتنمان کرد دەبواە ئەمڕۆ بخرێتە بەرنامەی کارەوە ئەگینا بە زووترین کات دەبێت ئەو جەلسەیە بۆ بکرێت چکە بابەتێکی نیشتیمانیە و زۆر گرنگە لە کاتێکدا ئێمە گلەی لە هەموو ئەو پرسانە دەکەین کە لە کوردستان دەگوزارێت دەبێت یەکەم جار گلەی لە خۆمان بکەین کە خۆمان بایکۆتی پەرلەمانمان کردو جەلسەمان نەکردو سوپاس. بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان وەڵامی ئەو نقطە نیزامانە ئەدەمەوە ئەگەر دوای ئەوە پێویست بوو نقطە نیزامی تر وەرگرم دڵنیابن وەرتان دەگرم بەڵام با وەڵام بدەمەوە بەڕێزان یەک وەڵامیان ئەدەمەوە سەبارەت بە ڕاگەیاندنی 27 میلیارد دۆلار قەرز لەسەر هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم دۆسیەیە بۆ خۆتان دەزانن ئێستا لە لای دیوانی چاودێری داراییە ئێمە بە بەردەوامی لە پەیوەندین لەگەڵ دیوانی چاودێری دارایی تەنانەت ئەم بەیانێش قسەمان لەگەڵ کردوون ئەوان ئەڵێن ئێمە یەکشەممە وردبینیەکانمان لەسەر ئەم مەبلەغە قەرزەی کە ڕاگەێنراوە تەواو دەبێت دڵنیاتانەکەین دوای ئەوەی کە وردبینی دیوانی چاودێری دارایی تەواو دەبێ و ئەو لیستە ئەو خشتە وردبینی کراوە یەتە پەرلەمانی کوردستان دەیدەینە لیژنەی دارایی و راپۆرتیان ئامادەکەن
کۆبوونەوەیەکی تایبەت بە ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ئەم دۆسیە لە پەرلەمانی کوردستان ئەنجامەدرێت. سەبارەت بە بابەتی موچە و قەیرانەکان و لێبڕینەکان لە ڕاستیە ئێمە زیاتر لە یاداشتێکمان پێگەیشتووە. ئەوەی ئەخیریان یاداشتەکەیە کە ئەو یاداشتەیە کە بەڕێز مامۆستا عەبدولستار باسیەکە فەرمووی دوێنێ هێناوێتی داوایان کردووە کە لە ماوەی 24 سەعاتە بخرێتە بەرنامەی کار لە ڕووی پەیڕەویەوە دروستە، بەڵام قسەکردن لەسەر ئەو دۆسیە بەبێ ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی و بایەخی خۆی لەدەستەدا. ئێمە لەو ڕوانگەیەوە لە بەرنامەی کاری ئەم ڕۆیادامان نەنا، بەڵام دڵنیابن لە ڕێزبەندیە کە بۆ دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دایدەنین ئەو بابەتە بابەتێکی سەرەکیمانە بێ و لە ئێستاشەوە بەرمەبنای مادەی سی لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا لە لیژنەی دارایی یەکەم کۆبوونەوەی خۆیان کەن بۆ ئامادەکردنی راپۆرتێکی تێر و تەسەل بە هاوئاهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی سەبارەت بە داهاتەکانی هەرێمی کوردستان خەرجیە گشتیەکانیان بژاردەکانیان بۆ ئەو کۆبوونەوەیە و دڵنیابن ئێمە ئەوە دەخینە ناو ڕیزبەندێکەوە و ئەوان بۆ خۆیان کۆبوونەوەیکیان کردو، ئێمە داوای ئامادەکردنی راپۆرتێکیان لێ دەکەین. سەبارەت بە دۆخی تەندروستی بە هەمان شێوە دەخێنە ناو ڕیزبەندێکە چکە لیژنەی تەندروستی داوایان کردووە و سەبارەت بە لیژنەی ناوچە کوردستانەکان و لیژنەی پێشمەرگەش ئێمە داوایان لە یەکەم لێستاوە کە راپۆرتێکی تێر و تەسەل بە هەمان شێوە هاوبەش بێ لە نێوان هەردوو لایەنە سەبارەت بە مەترسیەکان و بەو تەوەرانەی ئەیانەوێ قسەی لەسەر بکرێ ئامادە بکەن. ئێمە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانیەکەین، داوای ئامادەبوونی وەزیرانی تایبەتمەند دەکەین سەبارەت بەو دۆسیە هەتا ئێوە لیژنەکانی پەرلەمان زووتر راپۆرتەکە ئامادە بکەن، ئێمە زووتر کۆبوونەوەکەی پەرلەمان بە ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دادەنین. سەبارەت بە دەواازە سنووریەکان بەڕاستی ینی یەکێکە لەو بابەتانەی کە زۆر گرنگە و کاک عەلی ڕاست دەکا هەوڵێکی زۆری لەو بارەیەوە داوە، راپۆرتی بۆ ئێمە هێناوە، ئێمە ئاراستی حکوومەتمان کردووە. حکوومەت لە ڕابردووە داوای هەندێک کاتیان کرد لەو بارەیەوە کە ئەوان بۆ خۆیان دەست بە هەندێک چاکسازیەکەن، هەندێک بڕیاریان دەرکردووە 5 بڕیارە کە هەمویان لیژنەیان بۆ دروست کراوە. ئێمە ئەبێ بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە بکەین، ئەگەرنا جارێکی تر جەختەکەینەوە و نووسراوەکەی کە پێشتر نردومانە بۆ ئەوەی ئەنجامی بۆ ئەوی کۆبوونەوەیکیش سەبارەت بە دەواازە سنووریەکان ئەنجام بدەین. و ئامانجیش لە درێژکردنەوەی وەرزی تەشریعی بەهارە بۆ ماوەی مانگێک ئێمە ئەمانویست لە ڕاستیە لەوێ باسی بکەین چکە بێ هۆکارەکەی باس بکەین بۆچی ئێمە ئەمانەیە مانگێک ئەم وەرزە تەشریعی درێژ بکەینەوە بۆ هەموو ئەو بابەتانەیە کە بەڕێستان ئاماژەتان پێداوە. ئێمەش لە دەستەی سەرۆکایەتی باوەڕمان وایە کە قەیرانەکانی ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هەمووی هی ئەوەن کە پەرلەمانی کوردستان چەند دانیشتنێکی یەک لە دوای یەک بکە و پێشتریش بە سەرۆکی فراکسیۆنەکانتان وتراوە کۆی بەڕێز کاکیە من ئێڵێ کە ئێمە ئەمانەوێ ماوەکە درێژ بکەینەوە، ئەمانەوێ وەرزی تەشریعی درێژ بکەینەوە بۆ ئەو ئامانجانەی کە لەم کۆبوونەوەیە ئیعلانمان کرد. سەبارەت بە نقطە نیزامیەکەی برای بەڕێزمان کاک ئومێد خۆشنا و لە ڕاستیە قسەکردن لەسەر هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمی کوردستان هی هەڵوەستە لەسەرکردنە. قەوارەی هەرێمی کوردستان جگە لەوەی کە بەرهەمی خوێنی شەهیدانی گەلەکەمانە، ڕەنج و تێکۆشەرەکانیەتی، بەرهەمی ئەو ڕەنجە زۆرەیە کە هەزاران ژنی کورد گەنجی خوانیان لە پێناوی بەخێوکردنی مناڵە بێنازەکانیان دانا، فرمێسکی ئەو دایکانەیە کە ڕۆڵەکانیان بە جوانە مەرگی لە بەردەستیانە هەڵگیرا و شەهید بوون، تێکۆشانی چەندان ساڵەی میلەتەکەمانە بێجگەلەوە کە ئەمە زۆر گرنگە. قەوارەی هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوری باوەڕپێهێنراوە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی نێودەوڵەتی کە ئێمە هەرێمێکی فیدراڵین و پەرلەمانی کوردستان هەر ئەم پەرلەمانە بەڕێزە لە ساڵی 1992 خۆی مەبدەئی فیدراڵیەتی پەسەند کردووە. بۆیە هەر قسەکردنێک لەسەر هەڵوەشانەوەی ئەم قەوارەیە قسەکردنێکە کە دەبێ قسە لەسەر دەستوریەتی ئەو قسەیە بکرێ و قسە لەسەر قانونیەتی ئەو قسەیە بکرێ. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و دڵنیام ئێوەش هەمان بۆ چونتان هەیە پێمان وایە دەکرێ ئاساییە خەڵکی هەرێمی کوردستان، نوخبە، پەرلەمانتاران، ڕۆژنامە، ڕاگەیاندنەکان هەچ قسەیەکیان لەسەر ئەدای حکوومەت، ئەدای پەرلەمان، ئەدای سەرۆکایەتی هەرێم هەر دامەزراوەیەکی ئەم دەوڵەتە هەبێت، دەکرێت قسەیان لەسەر سیستم هەبێ، هەر شێوازە قسەیەکیان هەبێ دروستە ڕێپێدراوە دەچێتە چارچێوەی
ڕادەربڕین و ڕادەربڕینی ئازادانە کە هەمومان دەبێ ڕێزی بگرین بەڵام قسەکردن لەسەر قەوارەی هەرێمی کوردستان قسەیەکردنێکە کە نابێ ئێمە لە پەرلەمانی کوردستان قبولمان بێت چکە قسەیە لە بەرامبەر مەبادئی دەستوری کە باوەڕمان پێهێناوە دەنگمان پێداوە و قسەیە لە بەرامبەر یان با بڵین ناکۆکە لەگەڵ ئەو بڕیارەی کە لێرە لە پەرلەمانی کوردستان بۆ تەسبیتکردنی فیدراڵێت وەکو مەبدە لە ساڵی 92 دراوە و هەرێمی کوردستان قەوارەکەی دیفاکتۆیەک بووە پێش 2003 و دوای 2003 بووە بە هەرێمێکی دەستوری کە لەسەر هەموو کەسێک پێویستە ڕێز لە دەستوریەت و قانونیەت و گەورەی ئەو قەوارەیە بگرێت. بەڕێزان ئەگەر دوای ئەمە دوای ئەوەی کە ئەزانن کۆبوونەوە بۆ ئەوە دەکرێت ماوەکە بۆ ئەوە درێژەکرێتەوە قسەیەکتان هەیە وەکو نوقتە نیزامی وەرتانەگرمەگینا دەستبا بەرنامەی کارەکەمان بکەین. جیاوازە لەو شتانێکە وترا ڕووپاخان بەڵێ فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان وێ ڕای دەستخۆشیم بۆ سەرجەم ئەو هاوڕێیانەی کە باسییان لە موچەوقوتی خەڵک کرد ئەو یاداشتانەی کە ئێمە داومانەتە دەستی سەرۆکایەتی و بە ڕێزت وەڵامتدایەوە من خاڵێکی تری پەیڕەویم هەیە کە بڕیاری ژمارە 37 لە 14/6/2020 هەڵوەشانەوەی پارێزبەندی لەلایەن بەڕێستەوە درا لەسەر پەرلەمانتار سۆران عومەر کە لەلایەن بەڕێستەوە دەرکرا ئایا نێردراوە بۆ وەقایع ئایا کەنجین دەچێتە بواری جێبەجێکردن و جێبەجێ دەکرێت. لە ڕاستیا من پێم خۆش نەبوو ئەمە بکەینەوە بە بابەتی کۆبوونەوەیکی پەرلەمان بەڵام بەڵێ نردومە بۆ وەقایع هەر کاتێک لە وەقایع بڵاو بۆ قووەتی ئیلزامی وەرگرت ئەو کاتە ئینێرین بۆ دادگاکانی استئناف. بەڵێ کاکسیرۆ. بەڕێ سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 58 طبعاً هەمومان نەزانین ئەرکی لە پێشینەی پەرلەمانتار جگە لە یاسا دەرکردن بە دوواداچوونە. من لەو کاتی کەڕەنتینەیە بۆ خۆم بە دوواداچوونێکی زۆرم کردووە زۆرینەی پرسیارەکانم ئاڕاستەی بە ڕێزکردێری پەرلەمان کردووە پرسیارەکانم هەمە چەشنە بووە تا ئێستا وەڵامی یەک پرسیارم وەرنەگرتەوە بە دوو نمونەی بەسیط ئەهێنمەوە بزانم پرسیارەکان گرنگیانە. یەکەم شت من لە ڕۆژی 5 پرسیارم ئاڕاستەی بەڕێز وەزیری دارایی کردو و تومە ئایا ئالێم پەرلەمانە بەڕێزە هاتین داوامان کوتمان هەموو فەرمانبەرێک کارتێکی بانقی بۆ بکرێت و بۆی حسابێکی هەبێت پارەکەی بۆ خرسەرە ئەو ئێستانە پارە هێنە حساب هەیە. پرسیارم کردوتومە ئەم لیستەی کە بڵاو ئەکرێتەوە ئەم حیاچوونەی خەڵک کە لە وەبسایتەکانە دوا ئەکەون چکە هەمومان قەرزارین هەرچی میلەت هەیە قەرزارەکە تەلەفۆن بۆ یەکاڵە مامۆستاوە بەیانی معاش وەرەگری کە معاش وەرناگرێت ئەم لیستەیە لە پای چی ئەم پارەی ئێستا لەژێر دەستی حکومەتایە 400 ملیارە 200 ئەمە بۆ لە یەک ڕۆژە تەوزیع ناکرێت بۆ لە 3 ڕۆژە تەوزیع ناکرێت. من تێناگەم لەوە من لێرەوە دیسانەوە داواکەم بەڕێز وەزیری دارایی و بەڕێز هەر کەسێ بەرپرسە سەرۆکی حکومەت وەڵامی ئەم پرسیارە بنەوە ئەم لیستەیە چییە ئێستا ئەم لیستەیە هاتۆتە کایەوە پارەکە لە بەردەستیانایە خانە نیشنان 27 وەریەگرن ئەی هاوار لە کوێ ئەمە هەبووە بە 27 ڕۆژ موچێت تەوزیعەکەی پرسیارێکی دیریشم ئاڕاستی بەڕێز وەزیری ناوخۆ کردبوو. ئەمە زۆر گرنگە ئەمە گەندەڵیەکە لە ناو وەزارەتی ناوخۆیە ئێمە هەمومان نەزانین وەزارەتی ناوخۆ 160,000 بەلایانی کەمەوە ئەندامی هەیە پێشمەرگە 200,000 ئەمانە بە پێی یاسا پرسیارەکانم وەڵامەکانی وەزارەتی ناوخۆ کە هەموو ساڵێک هەموو کارمەندێک بۆ هەیە 2 دەستجلی وەربگرێ زستانە و هاوینە دەستی بە 110,000 بەلایانی کەمەوە وەردراوە لە ساڵی 2013ەوە یەک کارمەندی وەزارەتی ناوخۆ بپرسن دژنە دروستکەن یەک کەس یەک کراسی وەرنەگرتو بەڵام پارەکە دراوە بە کۆمپانیاکانیش لاوی من هەیە یەک کەس وەری نەگرتو تا ئێستا وەزیری ناوخۆ جوابی نەوەمەتەوە. ئێستا با من بەس بە بەسیط وێت بڵێن ئەو لە 400 ملیارەکەم خوا دکتۆرم قسەیەکەم و ئیترە ڕۆژ ڕۆمە دەرەوە ببوورە ناوەڵات چۆنە بێ قسە بڕۆیتە دەرەوە بگوێ لە خەڵکی ئاخە وەڵامان بنەوە 200,000 دینار زەربی 312,000 نەفەر بکە زەربی دوو جار لە مایەکە لە ساڵێکا بیکە زەربی 2013 2020 زانە چەند پارە لە وڵاتەیە خوراوە لە ناو وەزارەتی ناوخۆ وەڵامم ئەوێت. بەڵێ سپاس کاک محسین بەڵێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئاخفتنێت من خاڵێت پەیڕەوی نین ئەگەر جەنابەت دەلی بدات ئەس دی ئاخەوم بەردەوام بم وەکی جەنابێ هەوا ئەگەدارە سنوورە هەرێما کوردستانê şerekê nexwazirawiye peyda bûye we xelkê me sivîl bîte qurbanî carê navê xwe navê Perlemanê Kurdistanê hez kem serexweşiyê malbatê tom kem hev beşê xemawanîn ev babete hemî snorê herêma Kurdistanê vegî belam min divê tenhal ser devera şêladizê û dewrebera rawastim çuke bi rastî şêladizê nûkeya bûye zîndaneka geleka biçûk ve xelkê me hemî hesrî twêre
او دورت کو خلک گوندت ما ل دور ریکانیان نیرویان دوسکیان رخی دجی گوندت کود کفنا جغرافیا ترکیه دا اجبر وی شهر نخوازراوی ساپان دی الوی منطقه گوندت کفنا سنوری ترکیه تاتی قربو کرنش لای حکومت ترکیه و بالام 30 سال خلک ما آواره بوی شوان گونده همیه تاتی الدشتازه یت محاصره بوین حتی نو که یک کس نهاتی قربو کرن از دخوازت کم لجناک بیت پیکینان کیسک بیت وکرن ادگال حکومت بغدا او بابتا بیت بابت مناقشه و خلک ما بیت قربو کرن زور زور سپاس بله سپاس بۆ جەنابەت کاک دکتۆر ڕێبوار بەناوی خۆی گەورە و میرەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادە 18 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە ئەرک و دەسەڵاتەکانی بەڕێز سەرۆکی پەرلەمان کە چواردە ئەرک و دەسەڵاتە بە هیچ شێوەیەک ناتوە کە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە نووسراوێک بتوانێت مافی گەڕانەوەی پارێزبەندی بۆ پەرلەمانتارێکی بەڕێز کە پارێزبەندی بۆ هەڵگیراوە لەسەری بە نووسراوێک بڕیارێکی تەشریعی هەڵوەشێنێتەوە بڕیاری تەشریعی مەگەر ئیلا بە بڕیاری تەشریعی هەڵدەوەشێنێتەوە ئەگەر بێت و بە نووسراوێکی بەڕێزتان هەڵ بوەشێتەوە ئەوە پێویست بە پەرلەمان ناکە بێ پەرلەمان داخین و بچینە ماڵی خۆمان کاک نزار ئەو ڕای خۆتە کاک نزار فەرموون ناوە دەقی پەی کاک نزار فەرموون تەواو بە ناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمن دوو خاڵی پەیڕەویم هەیە حەز دەکەم ئاماژەی پێ بکەم زەحمەت نەبێ بەڵێ دەرفەت بدەن بۆی کاک نزار قسەکانی بکە کاک دکتۆر ڕێبوار کاک تۆر ڕێبوار کاک تۆر ڕێبوار بێدەنگ بە کاروان بەسە پارتی بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو خاڵی پەیڕەویم هەیە ئەگەر گوێم لێ بگرن زەحمەت نەبی یەکیان لە مادەی 12 لە خاڵی سێەم کە باس لە سوێند خواردنی یاسایی دەکرێت ئێمە کە لێرە لە پەرلەمان سوێندی یاسایی دەخۆین ئەبێ ئێمە بەرپرس بین بەرامبەر بەو سوێند خواردنە یاسایە کە باس لە یەکێتی گەل و پاراستنی خاک دەکا بۆیە پێویستە ئێمە وەکو پەرلەمان هەڵوێستەمان هەبێت لەسەر شکاندنی ئەم سوێند خواردنە ئەمەیان یەک هەر کەسێک کە داوای سڕینەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان دەکا ئەبێ بەرپرس بێ بەو سوێند خواردنە بۆیە داوا لێرە لە بەڕێستان دەکەم کەوا هەڵوێستەمان هەبێت لەسەر مادەی 12 خاڵی سێەم کە باس لە سوێند خواردنی یاسایی دەکرێت ئەمەیان خاڵک خاڵی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرەوە داوا دەکەم هەردوو وتەی بەڕێز کاک سیروان و ڕووپاکخان لە خاڵی پەیڕەوی نەبوون بۆیە داوا دەکەم لە پرۆتۆکۆل بسڕێنەوە زۆر سپاس بەڵێ سپاس بەڵێ کاک سیروان تۆ جواب مەدەرەوە من قەرارە دەم لای دەبین یا لای نابین پێویست ناکە تۆ جواب دیتەوە بەڵێ ئەگەر دووبارەی ئەم شتانە هەمووی بۆی دەست بە بەرنامەی کارمان کەین دەست بە بەرنامەی کارەکەین زۆر ماوەرگت دەست بە بەرنامەی کارەکەین دکتۆرە بێ زەحمەت یعنی دەست بە بەرنامە دکتۆر شندەی میێرەبان وڵای من دوو قسە دەکەم زەحمەت نەبێ ئەگەر گوێ بگرن بەڵێ فەرموو ئەگەر زەحمەت نەبێ وڵای سەبارەت بەو بابەتێک کە باس کرا قەزەی قەوارەی هەرێمی کوردستان ئێمە ئێستا بۆ ڕای گەشتیش بۆ ئەم هەوڵی ئەو ببورن ئەو دەرفەتە مامۆستا عەبدولستار بە نووسرا و داوای کردووە و بە تایبەتیش بۆیە ئەو دەرفەتەی دەدەینێ لەبەرەوەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە بۆی ڕێیەکەمان پێ بڵێ فەرموون سەبارەت بە قەوارەی هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەی کەم قەوارەی هەرێمی کوردستانە دروست بووە و خوێنیشمان لە پێناویدا ڕشتووە و من یەک لەبارەکە و خۆم ینی گچکەم 17 ساڵ بوومە پێشمەرگە بۆی کوردستانێکی ئازاد ببینم وازم لە مەکتەب هێنا وازم لە هەموو ژیانی خۆم هێنا ئەو کاتی لە 1970 ینی نەکرد ئێمە قەوارەی بوونیان قەوارەمان بە پێویست دەزانین بەڵکو ئێمە دەوڵەتێکی سربەخۆش بە پێویست دەزانین بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەم دەوڵەتە لەسەر ئەساسی دادگەری بێ و لەسەر ئەساسی مؤسسات بێ و لەسەر ئەساسی یاسا سەروەر بێ ینی قەوارەی هەرێمی کوردستان پرسیار دەکەم بە قسە و بە نووسینی من و یەکەشکە هەڵدەوەشێتەوە کاکە قەوارەی هەرێمی کوردستان بە زوڵم هەڵدەوەشێتەوە بە فەساد هەڵدەوەشێتەوە بە خراپە هەڵدەوەشێتەوە بە جێبەجێنێکردنی یاسا هەڵدەوەشێتەوە حەقەتەن بۆیە ئایا چێ خەڵکی وا لێ کردووەم دەپرسیمیانی کاکە بەرپرسیارانە توخوا قسە مەکەن بەرپرسیارانە با قسە بکەین با ئەم قەزت تۆزە تاوت هەیە بکەین چێ وای کردووە چی وای کردووە خەڵک بێ ئومێد بڵێ کاکەم قەوارە بانەمێنێ ینی هەر یەکەس وای گوتووە بڕۆ لە شەقام پرسیار کە خەڵک بێتاقەتە خەڵک نیگەرانە خەڵک کاکە ژیانی نەماوە بۆیە
ئەمە بەڕاستی ئێمە مەفرۆشنەوە ئەوە ئیهۆڵی پەرلەمانی بەحەقە دیانی ئەوەی تریش سپای قسێک بکەم ئەوەی زۆر سپاس زۆر سپاس سەرچنار خان فەرموون سپاس بەناوی خوا بە ڕێسەرۆکی پارلەمان کاری پارلەمانتاری ڕاستی لە ڕووی یاساییەوە بەرزکردنەوەی یاداشتە و واجبی سەرۆکایەتی پارلەمانیشە ئەگەر بەپێی پەیڕەوی ناوخۆ کار بکات ئەبێ وەڵامی ئەو یاداشتانە باتەوە کە ژمارەی یاسایی پارلەمانتاران پێشکەشیەکەن بەپێی مادەی 66 بەرگەی یەک ئێمە حەڤە پارلەمانتار بوون کە یاداشتمانیات لە 27 پێنج ینی مانگێک و 2 ڕۆژە ئێمە یاداشتمانیاوە لەسەرەوەی کە بەڕێ سەرۆکی حکوومەت ئەعلانی کرد کە هەرێم 27 ملیار قەرزارە یعنی ئێستا ئەو ڕوونکردنەوەی جەناب و ئێمە داوامان کرد کە سەرۆکی حکوومەت لەگەڵ جێگرەکەی لەگەڵ وەزیری دارایە بێن ڕوونکردنەوە بن بە پارلەمان تا بۆ ڕای گشتی خەڵک بزانێت لەسەر چی ئەم قەرزە چۆن کراوە لە چیا کراوە لە چا سەرف کراوە ئەو ڕوونکردنەوەی بەڕێز با قسەکەم تەواو ئەخر ڕاوەستە بۆی من فکرەکەت پێ بڵێم ئێمە خۆمان دامان ناوە کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان لەسەر قەرزەکان بکەین بەڵام حکوومەت یاریمی کوردستان مافی خۆیەتی لە دوای وردبینیکردن خشتەکە بۆ ئێمە بنێرێ حەقێکی حکوومەتە کە ئەم خشتەی قەرزانەی کە ئیعلانی کردووە بینێرێ بۆ دیوانی چاودێری دارایی کە دەستەیەکی سربەخۆیە هەمومان لەم پەرلەمانە دەنگمان پێداوە و بووە بە قانون و بەو قانونە ئیشەکانی خۆیەکە و بە بەردەوامی من لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستا قسە دەکەم و پەیوەندیمان هەیە هەر کاتێک وردبینیەکە تەواو بوو دڵنیا بە لەوەی دانیشت نەکرێ ئێمە گەر دانیشتن بکەین وردبینی نەکرابێ خشتەکە ئیقرار نەکرابێ حکوومەت ئامادە نەبێ حەزەکەن بەیانی دانیشت نەکەین بەڵام سوودی نییە ئەبێ هەموو ئەو ئەناسرانەی تەواو ببێ کە تەواو بوو ئێمەش لە دەستەی سەرۆکاتی وەکو ئێوە جێ ئیحتیماممانە بزانین ئێمە 27 ملیار قەرزارین و ئەگەر قەرزارین بۆچی قەرزارین و لە کێمان قەرز کردووە لەبەرەوە پێتان وانە بێ ئێمە نامانەیە کۆبوونەوە بکرێ ئێمەمانەیە کۆبوونەوە بکرێ و دۆخێکی تایبەت هەبووە جگە لە دۆخی تەندروستی ئێمە ویستومانە نەفسەکان هێورتر ببنەوە بۆ ئەوەی کۆبوونەوەی بکەین جێی خۆی بگرێ هەموو شتان لە من باشترە زانن ئەنجام نەدانی کۆبوونەوە لە ماوەی مانگنی ڕابردووە لەبەر چی بووە لەبەرەوە با ئێمە قسەیەک بەرامبەر بە یەکتری نەکەین کە خۆمان لە ناو واقعەکەین ئێمەش لەگەڵەوەین کۆبوونەوە لەسەر قەرزەکان کرێ گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی خی گەورە بە پێی مادەی 56 بڕگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەمەوێت باس لەسەر پرسی چاکسازیەکانی هەرێمی کوردستان بکەم چه چاکسازی گەوران و چاکسازی ژنان و مناڵان دیارە لە ئێستاە مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە ناو ئەو زیندانیانە زۆر لە پەرەسەندندایەوە بۆتە جێگەی بەڕاستی فشار بۆ ئێمەش وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ بۆیە زۆر بە پێویستی ئەزانم ئەم پەرلەمانە بەڕێزە ئاگادار بکەمەوە لەوەی کە نەخۆشیەکە لە ناو سزادراواندا هەیە و پێویست بەوە ئەکات هەر وەکو وڵاتانی دراوسێ کە لێبوردنی گشتیان دەرکردووە بیر لەوە بکەینەوە یا لێبوردن یا خود ئێمە بتوانین ئیجازەی ماوە درێژ بدەین بەو سزادراوانەی کە شمول ئەکەن مادەکانیان و مادەی سوکن بۆی بتوانین ئەو قورسایە گەورەی کە لەسەر چاکسازیەکانە کەمی کەینەوە و ئەو ئیجازانە بە پێی ئیفراجی شەرتی بێت و بە پێی کەفالەت و بە پێی تەزمینکردنی ئەوە بێت کە دوای ماوەیەک ئەوانە بگەڕێنەوە ماوەی سزاکانیان تەواو بکەین زۆر سپاس دەکەم گوڵستان خان ئێوە لە لیژنەی خۆتان کۆ ببنەوە یاداشتێک بدەنە دەستەی سەرۆکایەتی کە ئەتانەوێت چۆن بێ و داواتان لێکم لەگەڵ دەستەی مافی مرۆڤیش قسەیەک بکەن یان ئەوان یاداشتێکیان بۆ پەرلەمان نردووە ئێمە توانین یاداشتەکەی ئەوانتان بە تێبینی قانونیەکانی خۆمانەوە ئاراستە بکەین بۆ ئەوەی کە ئێوە ئەگەر قسەیەکتان هەبوو لە دوای ئەوە توانین کۆبوونەوەیەک بکەین بۆ بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی کاک پێشەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دوی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە پەرلەمان لە هەرێمدا باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە بۆیە ئەرکیان پەرلەمانی لە هەندێک بابەتدا قسەی هەبێت بینیمان کە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا کەسانێک بوونە بانگەشەکاریەوەی کە
کۆرۆنا بوونی نییە و ئەم نەخۆشیە وجودی نیە لە هەرێمی کوردستاندا ئەنجامەکە ئەوەیە کە ئێستا نەخۆشخانەکان پڕن لە خەڵک وە خەڵک بەدەیان کەس بوونەتە قوربانی خەڵک گیان لە دەسەدەن بەهۆی ئەم بانگەشەکارانەوە کە هەندێکیان کەسایەتی سیاسی و کەسی دیار بوون کەناڵەکانیان و هەموو شتێکیان بەکارهێنا بۆی خەڵک سارد بکەنەوە لە خۆپارێزی لە خۆلادان لەم نەخۆشیە ئێمە داواکارین کە لایەنی جێبەجێکردن لەم بابەتەدا و ئێوەش هەڵوێستان هەبێ وەکو پەرلەمان بە هەمومانەوە بزانین کە چیان بەرامبەر بەم کەسانە کردووە چونکە بەڕاستی حکوومەت نابێت سەیری ئەم کەسانە بکە کە بوونەتە هۆکاریەوەی کە خەڵک ژیانی بەرەو مردن بچێت خاڵی دووەم لە مادەی 54 پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە لە شێوازی گفتوگۆ لە دانیشتنەکانی پەرلەمان لە خاڵی چوارەمە باس کراوە هیچ پەرلەمانتارێک بۆی نییە دووجار لەسەر بابەتێک قسە بکە لە کاتێکە بەڕێزت تەنها بۆ مڕعات بەشێک لە قسەکان ڕێگەیان پێی بۆیە سەرۆکی فراکسیۆنیان هەر کەسێکی دیکە بێ بۆی نییە دووجار قسە بکە لەسەر بابەتێکە بابەتێکی حساس وەستیارە جەنابەت زۆر بە جوانی ڕوونت کردەوە ئەم هەرێمەوە ئەم قەوارە سیاسیە مڵکی هەموو لایەک ئەکرێ ڕخنەی لە بگیرێ ڕخنە لە حکوومەت لە پەرلەمان لە ئەدای هەمومان بگیرێ بەڵام کەس بۆی نییە بێ ڕێزی پێ بکە بۆی ئەم کێم پەرلەمانەیە لێرەوە ئێمە ئەو فکرەیە گەڵاڵاکەین کە بە شێوەی یاسا ئەو کەسانەی کە دەیانەوێت ئەم جۆرە بابەتانە بوروژێنن ئەبێت وەکو ینی تاوانباری نیشتیمانی یان خیانەتی نیشتیمانی سێریم هەڵوێستانیان بکرێت ئەرکی پەرلەمانە کە ڕێگری لەم شتانە بکات پەرلەمان مڵکی هەموو خەڵکی کوردستانە مڵکی هیچ حزب و لایەنێک نییە قەوارەکەش بە هەمان شێوە بۆیە ئەم دەستکەوتەی کە لە هەر چوار پارچەی کوردستاندا شتێکە کە خەڵکی کورد پێی بنازن ئەبێ بپارێزرێ و ڕێز لێگیرا و بێ هیچ پێ ڕێزیەکیش قبول نەکرێت دەستخۆش دەرفەتدان بە کاک عەبدوستار بۆ بابەتێکی جیاواز بوو بۆ مامۆستا عەبدوستار بەڕێزان کاگومێت دەرفەت دەدەی بێزەحمەت بێدەنگ بە کاگومێت غير مباشر أو پشتیوانی کردن بەڕێزان ئەندامانی پەرلەمان قوارەی سیاسی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری قانونی باوەڕپێهێنراوە بە قسە هەڵناوەشێتەوە بەڵێ مامۆستا عوسمان بە ناوی خوای گەورەی میهرەبان لە سەرەتادا دەستخۆشی جەناب دەکەم کە ئاخیری لێگەڕای دوو کەلیمە قسام بکەم 4-5 مان کۆ نەبی و قسەیەکی نەکەی و سوێن دێش بۆ خۆی ئەم قورئان دەمان سووتێنێگە بە پێی هەڵنەسین جەنابی سەرۆکی فەرمان بۆ ئەم هەموو تۆپبارانکردنی کوردستان نەخرا بەرنامەی کار ئیدانا بکرێ ئەوە پرسیارێکە با جواب مام دەنەوە باشە بۆ پەرلەمانتار وڵامی پەرلەمانتار دەداتەوە ئایا ئەوە نامەعقولی نییە ئایا پێچەوانەی پێڕەوی ناوخۆ نییە جەنابی سەرۆکی پەرلەمان ئەخۆ خۆ بە زۆرینە و فەرمینە نییە ئێستا بەڕێزێکی وەک عەبدوستاری و کەوەی کەوا کەمترین دەنگی هێناوە لە پەرلەمانی یەک نوێنەری خەڵکە بەڕاستی قسەکانی بەڕێز کاک پێشەوە من داوا دەکەم هەمی بسترێتەوە لەبەرەوەی هەموونا یاسایی بوون سپاس سەبارەت کاک پێشەوەتەوە ئێمە بڕیارە دێین کە قسە دەسڕێتەوە یان ناسڕێتەوە سەبارەت بە بابەتی تۆپباران ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بەیاننامەمان دەرکرد و ئیدانەمان کرد و ئێمەش کەلیمەی ئیدانەمان بەکارهێنان و بن تەسەورەکەم تعبیرمان لە ئێوەش کرد بێ بەوە بەڵام ئێمە ناتوانین بە ناوتانەوە بڵین ئەگەر ینی کۆبوونەوەیکی پەرلەمان نەکرابێ کاک تۆر کازم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵای من حەزەکەم لەم پەرلەمانە لە دوای دووسێ مانگدانی کۆنەبوونەوە لانی کەم بە هەندێک باسی کێشەی خەڵک بکەین وەکو هەندێک لەو بەڕێزانە باسی کێشەی خەڵکیان کە منیش حەزەکەم سەرباری ئەوە بکەم بەڵام داواکەم کە پەخشی ڕاستەوخۆڕانە گیرێ من تەشیر ناکەم هیچ ناکەم بەڵام ئەگەر پەخشی ڕاستەوخۆڕا بگیرێ ئەو دڵنیان بن لەناو ئەندامەکانی خۆمانە خەڵکەیە پەخشێکا بۆ خەڵک لە بەرەوەی بێشتەکان بە شەفافی بە وازحی بڕوا ئەمە نقطەی یەکەم پێشتر ڕایگیراوە پەخش لە کاتی قسەکردنی ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا پرسیارم هەیە هەر بەجدی یعنی چۆن ئێمە جارێ ئێمە پەخش ڕناگرین جەنابە دەتوانێت وەکو هەموو پەرلەمانتارێکی تر قسە بکەین بەس یعنی چۆن ئەگەر ئێمە پەخش ڕاگرین یعنی ئێمە لێرە هەمومان نوێنەری خەڵکین و ئەو قسانەیەکەین بۆ خزمەتی خەڵکە ئەگەر کەسێک بیاوێ قسەکانی ئێمە نەچێتە بەرگوێی خەڵک ئەوە خۆمانێگەێنین ئەوە بە کورت و مختصری ئەوەیە سەبارەت بە ئەوەی کە ئێمە حەزەکەین باسی کێشەی خەڵک پێینەوەیە کە بەڕاستی ئەم پەرلەمانە
لەبەر ئەوە بێدەسەڵات بووە لەبەرەوە بەو شێوازەی لاتووە لەبەرەوەی خۆمان وەکو پەرلەمانتاران و دەستەی سەرۆکایەتی بڕیارمانداوە کە پەرلەمان بەو شێوازە بێ. ئێستا من نمونەیەکی بەسیط بۆ جەنابتێنمەوە پەرلەمانی عێراق کە ئەوە تا لە تەنیش خۆمانایە بڕیاریدا نزیکی لە حکوومەتی عێراق بڕیاریدا نزیکی لە 105 بۆ دەی موچەخۆران ببڕێ و بڕی دوای 5 ڕۆژ تەنها 5 ڕۆژ پەرلەمانی عێراق بڕیاریدا کە ئەو لێبڕینە نایاساییە و لە دوای 5 ڕۆژ سەرجەمی ئەو لێبڕینانە گەڕێنرایەوە بۆ موچەخۆران و فەرمانبەران. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە نایاسایی بەبێ هیچ پاڵپشتێکی یاسایی هاتووە بە زۆرە ملێ بە زوڵم لە 121 موچەخۆران و فەرمانبەران و پێشمەرگە و خانەنشینانی بڕیوە پەرلەمانی کوردستان ئێمە ئیشمان بە حکوومەت چییە فەرم ئەوە خۆمانی نساب یاسایی تەواو بووە هەموو فراکسیۆنەکانی لێرە باوەکو پەرلەمانەکانی دنیا و پەرلەمانەکەی تەنیش خۆمان عێراق بڕیار بدەین بڵێن ئەو لێبڕینەی کە لە فەرمانبەران بڕدراوە نایاساییە و حکوومەت ملزەم بکەین بە بڕیارێکی پەرلەمانی کە ئەو لە 121 بجێڕێتەوە بۆ فەرمانبەران. ئەمە نقطەی یەکەم. خاڵی دووەم ئەگەر حکوومەت و ئەو کەسانش کە ئەوەندە بانگەشە بۆ حکوومەتەکەن کە بە خەمی تەندروستی خەڵکەوەیە من لێرەوە پێیان ئەڵێم ئایا کۆرۆنا خەتەرترەیان سەرەتان و شێرپەنجە کە شێرپەنجە و سەرەتان کوشندەترە ئەی بۆچی حکوومەت 110 ملیار دیناری سندوقی کۆمەکی شێرپەنجەی دەرهێنا و بردی و کەسیش نازانێ ئێستا لەکوێ و کەی گەڕێنێتەوە نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی و دهۆک خۆیان لە گیرفانی خۆیان بەشێک لە دەرمانەکانە کڕن خۆیان لە گیرفانی خۆیان کرێتەکسی و هاتوچۆ ئەوانە ئەیەن ئەی ئەوە تەندروستی خەڵک نییە ئەی ئەوە قوربەسەری و داماوی خەڵک نییە لەو لاوەموچەکەی ببڕی وەڵی هاتووم لە ڕێگە دوکانێکی لە فەفرۆش وتی دکتۆر لە 2013ەوە دۆخی وا ناخۆش بەسەرمانانە هاتووە ڕۆژی هەفتە لە فەلافل نافرۆشم کاکاتە 35,000 دینار دوو کەس لە دوکانەکە ئیشەکەن یعنی معقول نییە دۆخی خەڵک وای لاتۆ ئێمە هاتوین لێرەوە باسی هەندێک بابەتی لاوەکیەکەین لەبەرەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە خۆمان بڕیارەین ئایا ئەم پەرلەمانە بە قوتیان لاوازە تکاتان لە یەکەم دوو خاڵتان خستۆتە ناو بەرنامەی کارەوە نازانم لەکوێوە ئەم دوو خاڵە هاتوۆتە خوارەوە ئەوە هەر لە پەراوێزی بەرنامەی کارە ئەبێ ببێت دەنگدان لەسەر درێژکردنەوە یعنی ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆی کۆبینەوە هەرێک بەرنامەکەەوە ئاڵێ درێژکردنەوەی خولی پەرلەمان بۆ مانگێکی دێ باشە دوایەوە چی ئەی بۆ ئەمڕۆ باسی لێبڕینی موچە نەکەین ئەو لێبڕینی موچەیە زۆر سپاس دەکەم کە گوێتان لێکردم ئەو لێبڕینی موچەیە ئەگەر بکەوێتە لیژنە و لیژنەکاری و باب دواکەوێ و با بڕوا 3-4 مانگی بەستە ڕوا و وەکو پاشەکەوتی موچە ئاو بێنە و دەستێ بشە و هیچی نامێنێتەوە ئەمە کێشەی سەرەکی خەڵکە تکاتان لێکەم وەکو پەرلەمان بە هەیبەت بگێڕینەوە بۆم پەرلەمانە بە هەمومان باسی ئەم بابەتە بکەین و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ئەو دوو بابەتەی لە ناو بەرنامەی کارن هیچیان لاوەکی نین چکە ئێمە لە دوو بەیانیەوە ئەچینە ناو پشتی وەرزی تەشریعیەوە وەگەر ماوەی وەرزی تەشریعی خۆمان درێژ نەکەینەوە لە یەکی حوتەوە ناتوانین هیچ کۆبوونەوەیکی ئاسایی بکەین لە کاتێکە ئێمە ڕیزبەندیەکمان هەیە بەو یاداشتانەی کە بەڕێستان پێشکەشتان کردووە سەبارەت بەو بابەتە گرنگانەی کە ئاماژەمان پێداوە ئەبێ هەموو ئەو بابەتانە کۆبوونەوەیان بۆ بکەین لەبەرەوە بابەتێکی لاوەکی نییە. ئەوەی دووەمیشیان ئەوەی بڕگەی یەکەمیشیان ئێوە بەڕێستان ئێستا بۆتانیە هیچ پێشنیازە بڕیار و یاسایەک پێشکەش بکەن بۆ هیچ بابەتێک بۆیە ئەوەی کە جەنابەت عەرزیەکەی ئەڵێی کە پەرلەمان بڕیار بدا بە ئەو لێبڕینە ڕەت بکاتەوە ئەگەر ئەو بڕگەیە نەبێ پەرلەمانتاران ناتوانن ئەگەر مەشروعێکیشیان نەبێ بیرۆکەیەکیشیان نەبێ بۆ ڕەتکردنەوەی لێبڕین ناتوانن پێشکەشی پەرلەمانی بکەن لەبەرەوە هەردووکیان گرنگە هەردووکیان نەخشە ڕێگە و زەمینە سازیە بۆ کۆبوونەوەکانی ئایندەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان با دەست بە بەرنامەی کاری کۆبوونەوەکەی با بڕگەی یەکەمی بەرنامەی کار جێبەجێ بکەین با بڕگەی یەکەمی بەرنامەی کار جێبەجێ بکەین هەر کەسێک ماوەەر نەگرت مژدەخان دکتۆرە ڕێوازەوە نەعەدالەتیە بەڕێزان با بڕگەی یەکەمی بەرنامەی کار جێبەجێ بکەین هەر نقطە نیزامیەک مابوو وەرمان نەگرت بوو وەریەگرین بەڵام ئەوە هەمومان تووشی مەلەل بووین لە وەرگرتنیەوە هەموو نقطە نیزامیە فەرموو کاک بژار فەرموو دەستۆرە وەرتان دەگرین لە دوای جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار فەرموو کاک بژار بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی لیژنەی یاساییە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنە لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 13/5/2020 کاژمێر 12 نیوەڕۆ کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی ئامادەکردنی راپۆرت بۆ دانیشتنی دەنگدان سەبارەت بەو بڕیارە تەشریعیەی کە تایبەتە بە درێژکردنەوەی ماوەی پێشکەشکردنی پێشنیازی یاسا و بڕیارەکان لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە بەدەر لە حکمی مادەی 82 لە پەیڕەوی ناوخۆ
دوای کۆبوونەوە لژنەکەمان گەیشتە ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی بڕیاری ژمارە 5 ساڵی 2020 یەک دەخێنە دەنگدان بەڵێ عینوان بەڵێ لە ناونیشانەوە دەخێنە دەنگدان وەردەگرم کاک جەلال دوای ئەو وەرگرتنی ناونیشانەکە بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی ناونیشانی بڕیارەکە بەو شێوەیە بێ کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با دەستبەرزکاتەوە بڕیاری ژمارە 5 ئەوە ناونیشانەکەیەتی بەڵێ زۆر سپاس بە 59 دەنگ پەسەند کرا بەڵێ یەکەم خاڵی کاک جەلال تەنظامیت هەیە بەڵێ کاک بژار بزانین کاک جەلال شتێکیە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من وەک بڕیاردەری لیژنەی یاسایی تێدەگەم کە بەپێی مادەی 90 بڕگەی سێەم لە جەلسەی دەنگدان هیچ پێشنیازێکی تازە وەرناگیرێ بەڵام بە خۆتان دەزانن هەر بەپێی مادەی 23 بڕگەی حوتەم ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لە جەلسەی پێشووتر واتە جەلسەی مناقەشە ئامادە نەبووین بۆیە دەمەوێت لێرەوە یەک ئیزافەیەک بکەم ئەویش ئەوەیە بۆ ئەوەی دەستی ئەندامانی پەرلەمان واڵاتر بێ ئێمە پێمان وایە مادەی 82 لەم پێشنیازە یاسایە با بڵێم پێشنیازە بڕیارە دەبوو بە تەواوەتی لا ببرێەوە بەم شێوازەی لێ بکرێت ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانن دەتوانن پێشنیازە یاسایە پێشنیازە بڕیار پێشکەر بکەن لە ماوەی وەرزی یاسادانان لە خولی پەرلەمان واتە ماوەیەکی کەم نەبێ بە تەواوەتی بتوانن لە هەموو کاتێکدا پرۆژه پێشنیازە یاشا و پێشنیازە بڕیار پێشکەش بکەن سوپاس بۆ بەڕێز بەڵێ زۆر سپاس ئەو پێویستی بە تعدیلی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە و لە دانیشتنی دەنگدانیش بۆ خۆتان نەزانن بە گوێرەی بەرگەی سێ هیچ بە گفتوگۆیەک و هیچ پێشنیارێکی ئەندامانی بەڕێزی پەرلەمان وەرناگیرێ وەگەر بەڕێستان مەبەستانە ئەو بڕگەیە بگۆڕێ دەتوانن هەمواری بۆ پێشکەش بکەن بەڵێ بڕگەی یەکەم خاڵی یەکەم ببورن خاڵی یەکەم کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم هیچ پێشنیار نییە وەک خۆی بەم شێوەیە یەکەم بەدەر لە حکمی مادەی 82 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق ژمارە یاسای ئەندامانی پەرلەمان لە ڕۆژی دەرچوونی ئەم بڕیارەوە بۆ ماوەی 30 ڕۆژ دەتوانن پێشنیازە یاسا و بڕیار پێشکەش بکەن بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە کە یەکەم خاڵی یەکەم لە بڕیاری ژمارە 5 بەو شێوەیە بێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە با بفەرموێ دەنگدا بەڵێ زۆر سپاس بە 56 دەنگ پەسەند کرا خاڵی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی دووەم هیچ پێشنیار نییە وەک خۆی بەم شێوەیە دووەم حکمی خاڵی یەکەمی ئەم بڕیارە تەنها بۆ وەرزی گرێدانی یەکەم خۆلی بەهارە لە ساڵی دووەمی خۆلی پێنجەمی هەڵبژاردن و تەنها بۆ یەک جار جێبەجێ دەکرێت بەڵێ ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵەوەیە کە خاڵی دووەم بەو شێوەیە پەسەند بکرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە بە فەرموێ دەنگدا بەڵێ زۆر سپاس بە 61 دەنگ پەسەند کرا بڕگەی سێم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی سێم هیچ پێشنیار نییە کەواتە وەک خۆی بەم شێوەی خوارەوە سێم کار بە هیچ دەقێکی پەیڕەوی ناوخۆ ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکۆک بێت بەڵێ زۆر سپاس ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر کەسێکتان لەگەڵ ئەوەیە کە بڕگەی سێم بەو شێوە پەسەند کرێت کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە بفەرمون دەنگ بدەن
بەڵێ زۆر سپاس بە 6 دەنگ پەسەند کرا. چوارەم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بەرگەی چوارەم دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی بەم شێوەیە. چوارەم ئەم بڕیارە لە ڕۆژی پەسەندکردنیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بەڵاو دەکرێتەوە. دووەم ئەمە پێشنیاری لیژنەی یاساییە. ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچواندنیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بەڵاو دەکرێتەوە. ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵەوەی چوارەم بەو شێوەیە پەسەند کرێکە لە پێشنیاری یەکەمە هاتووە بەو شێوەیە بێ. ئەم بڕیارە لە ڕۆژی پەسەندکردنیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو دەکرێتەوە. بە دەستبەرزکاتەوە. بەڵێ یەک کەس دوو کەس بە دوو کەس سپاس. بەڕێزان هەر کەس لەگەڵەوەیە بەو شێوەیە بێت کە پێشنیاری لیژنەی یاساییە ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێکرێ و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاوەکرێتەوە. با فەرمێ دەنگدا. بەڵێ زۆر سپاس بە 57 دەنگ پەسەند کرا. هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی بەم شێوەیە. هۆیەکانی دەرچواندن لەبەر ئەوەی پەرلەمانی کوردستان لە سەرەتای وەرزیگرێدانی یەکەمی ئەم ساڵ بەهۆی پەتای جیهانی کۆرۆناوە نەتوانرا دەوامی ئاسایی ئەنجام بدرێت بۆ ئەوەی نوێنەرانی گەل لە پەرلەمان دەرفەتی یەکسان و گونجاویان لە کاری پەرلەمانی بۆ بڕەخسێت بۆ پێشکەشکردنی پێشنیازە یاسا و بڕیارەکان لە پێناو خزمەتی بەرژەوەندی گشتی ئەم بڕیارە پەسەند کرا. پێشنیاری دووەم پێشنیاری لیژنەی یاسایی بەم شێوەیە. هۆیەکانی دەرچواندن لەبەرەوەی پەرلەمانی کوردستان لە سەرەتای وەرزی گرێدانی یەکەمی ساڵی دووەمی خۆلی پێنجەم بەهۆی پەتای جیهانی کۆرۆناوە نەتوانرا داوامی ئاسایی بکرێت بۆ ئەوەی نوێنەرانی گەل لە پەرلەمان دەرفەتی یەکسان و گونجاویان لە کاری پەرلەمانی بۆ بڕەخسێت بۆ پێشکەشکردنی پێشنیازی یاسا و بڕیارەکان لە پێناو خزمەتی بەرژەوەندی گشتی ئەم بڕیارە پەسەند کرا. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان بۆ هۆیەکانی دەرچواندن ئێمە لە بەرامبەر دوو پێشنیارین. یەکەمیان وەک خۆی هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە وەک خۆی بێ. با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵەوەیە بەو شێوەیە بێ کە سەرۆکی لیژنەی یاسایی وەکو پێشنیازی لیژنەی یاسایی خوێندیەوە. با دەست بەرزکاتەوە. سپاس بە دەنگی 59 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. ئێستا کۆی بڕیارەکە خەینە دەنگدان. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە کۆی بڕیارەکە پەسەند کرێ. با دەست بەرزکاتەوە. بەڵێ بڕیارەکە بە دەنگی 6 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. دەچینە سەر بڕگەی دوم. زۆر سپاس بۆ لیژنەی کاروباری یاسایی دکتۆرت کا دەرفەت بدە. باڵێ بەسەر خاڵی پێ باڵێ بەسەر چاو. با ئەمان فەرمون بڕۆن. فەرمون لیژنەی کاروباری یاسایی. شایان خان فەرموو نقطەی نیزامی. بەناوی خوای گەورە شایان کاکە ساڵە. سەرەڕای پاڵپشتی قسەکانی هاوڕێیانم دەربارەی ئەو موچە و قەرز و ئەو شتانی کە باسییان کرد و بەڕای من قسەکردن بەڕاستە و خۆیان بە ئاڕاستی هەڵوەشانەوەی قەواری هەرێمی کوردستان مای قوبوڵ نییە. چ کورد بێت عەرەب بێت یا هەر پێک هاتەیەک بێت.
بە پێی پەیڕەوی ناوخۆ پاڵپشت بە بەرگەی سێەم لە مادەی 12 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانتار لە بەردەم ئەم پەرلەمانە سوێندی یاسایی خواردو بۆ پاراستنی گەل و خاک و نیشتیمان بۆیە ئەرکی پەرلەمانی کوردستانە شکۆی خاکی هەرێمی کوردستان بپارێزێت دژی داگیرکاریەکانی تورکیا و ئێران. پێویستە ڕێگە بگیرێ لە شەهیدکردنی ژن و منداڵ و خەڵکی مەدەنی. پێویستە ئەو 16 بارەگایەی دەستگای میتی تورکی هەیە لا ببرێت لە هەرێمی کوردستان. ڕێگە بگیرێ کە بەردەوام ئێران و تورکیا ئاسمانمان بەکاردەهێنن بۆ شەهیدکردنی هاوڵاتیانی کوردستان. زۆر سپاس. بەڵێ سپاس. بەڵێ بەڵێ مژدەخان وەرتان دەگرم. بەڕێسەرۆکی پەرلەمان. بەڕێسەرۆکی پەرلەمان پەرلەمانی بەغدا 300 ئەندامی هەیە لە کاتی ئەو پەتای کۆڕۆنایە ئەو باردۆخەنە هەموارەدا هێشتا ئەوان جەلسەیان دەکرد و کاروباری لیژنەکان و کاروباری خۆیان بەڕێک پێکی بەڕێوە دەچوو. بەڵام پەرلەمانی ئێمە 4 مانگ زیاترە هیچی نەکردووە تەنانەت دوای 4 مانگیش ناهێڵن لێرە قسە بکەین. تکایە بەڕێستەرۆکی پەرلەمان ئێمە نوێنەری خەڵکین قسەی خۆمان ناکەین قسەی خەڵکە دەکەین. وەڵڵاهی پێمان عیبە بەڕێستەرۆکی پەرلەمان پێمان عیبە لەناو خەڵک دەڵێن پەرلەمانتاری خەڵک دەڵێت چیتان کردووە بۆ دەخان کێ نایاڵێ قسە بکەی ئێوە بەڕێزم ئێوە ڕێگە نادەن قسە بکەین فەرموو قسە بکە فەرموو قسە بکە جوان با قسە بکە بەڵێ فەرموو بەڵێ مژدەخان بەڵێ من نازانم ئەوانە پەرلەمانتارن نوێنەری گەرنیان حیمای سەرۆکی پەرلەمانن مژدەخان بەڕێستەرۆکی پەرلەمان باشترە بە تەقدیرەوە قسە لەسەر ڕەفیقەکان بکەی وە قسەکە بەڕێستەرۆکی پەرلەمان بەڕێستان سەرۆکایەتین دەتوانن جواب بدەنەوە بەڵام ئەوانە معقول نیە من نایەرم قسە بکەم ناتوانم قسە بکەم کۆمەڵی خەڵکی تر لەولاوە قسە دەکا ئێمە باستی کێشەی خەڵک دەکەین بۆ کێشەی خەڵک هاتووینەتە پەرلەمان ئێمە نوێنەری خەڵکین قسە بکە فەرموو مایکەکەت هەڵکە مایکە بەڕێسەرۆکی پەرلەمان معقول نیە دوای هەموو ماوەیە بەرنامەی کار ئەم دوو خاڵە بێ دەتوانرا بەرنامەی خاڵ زیاتر بکرێ خەڵک موچەی نیە ئاوی نیە کارەبای نیەکرێ دوکانی پێ نادرێ کاسبکار پارەی قوتی ژیانی منداڵەکانی پێدابین ناکرێ ئێمە معقول نیە بۆ ئەوە کۆبووینەتەوە دوای ئەو هەموو ماوەیەت بەرنامەی کار دوو خاڵە کە هیچ پەیوەندیەکی نییە بە ژیانی خەڵکەوە بەڕێسەرۆکی پەرلەمان تکایە داوا دەکەم بەردەوام جەلسە و دانیشتن بکرێ لە پێناو ژیانی خەڵک وەڵڵاهی دینارێکی پێ نیە خەڵک موچەی نیە دوای 2 مانگ اینجا دوای ئەوە ئێمە وەکو پەرلەمانتاران و نوێنەرانی خەڵک دەبێ هەڵوێستمان هەبێت لەسەر بڕێنی موچە تەنها بە پۆستی فەیسبوک ناکرێ ئێمە لێرەین لە هەمومان لە نوێنەری شارەکان و خەڵکی هەرێمی کوردستانی نوێنەری ئەو گەلەین دەتوانین ئێمە دیفاعیان لێ بکەین ئەوان پێمان دەڵێن دەنگمان بێ ئێوە دەتاوەکو دیفاعمان لێ بکەن نەوەکو چاوپۆشی لەو بڕین و لەو زومای حکوومەت بکەن کە لێمان دەکرێ خەڵک لە دوای چەند مانگ موچەی وەرنەگرتووە کە موچەکەش وەردەگرێ بە لێبڕینەوە وەردەگرێ بەڕێستەرۆکی پەرلەمان دەتوانرێ موچەی بندیوارەکان ببڕدرێ دەتوانرێ باجی زیاتر بخرێتە سەر کۆمپانیا حیزبیەکان دەتوانین باز لەوە بکەین کە ئەو پارانی کە بە نایاسایی براونەتە دەرەوەی هەرێمی کوردستان بهێنرێتەوە نەوەکو چاوپۆشی لەوە بکەین کە موچەی فەرمانبەر بڕاوە قوتی خەڵک بڕاوە ئێمەش لێرە دانیشین بەبێ دەنگی و دوای چەند مانگ قسە نەکەین داواکارم لە بەڕێستان لە دەستەی سەرۆکایەتی بەبەردەوام جەلسە بکرێ بەڕاستی باردۆخی خەڵک لە دۆخێکی زۆر ناهەمواردایە بەسەر چاو بەڵێ سپاس دەست خۆش کاکێ ویدار بەڕێز سەرۆکی پەرلەمان جارێکی تر پێکەوە دانیشتن لەو هۆڵە پێم خۆشە هەموو فراکسیۆنەکان لێرن بەپێ مادەی 54 هی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قسە دەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەڕاستی نیگەرانیە وەزعی کۆڕۆناین بە تایبەت لە پارێزگای سلێمانی دڵمان لەگەڵ خەڵکی ئەوەیە بەپێ راپۆرتێکی پزیشکی 70% ئەوانەی تێز دەکرێن لە پارێزگای سلێمانی نەخۆشی کۆڕۆنایان هەیە پێم باشە جەلسەیەکی تایبەت یان وەزیری سامانە وەزیری تەندروستی بانگ بکرێتن لەمە حکومەت چی ئەکات پلانی داهاتوو چییە بۆ ئایندە چی دەکاتن ئەمە چۆن ڕوودەدات چۆن چی حازریە کراوە بۆی شەپۆلی دوام بڵێن ئاگامان لێنە بۆەوە شەپۆلی دومیش دەست پێ کراوە بەڕێز سەرۆکی پەرلەمان جەناب دکتوراتە لە یاسا و خۆلی پێشتریش پەرلەمانتار بووی لە لیژنەی یاسایی بووی و ئێستاش بەڕێزە سەرۆکی پەرلەمانی هەر یاساکیان پەرلەمانە دەرئەکاتن بۆ هەموو هەرێمی کوردستانە وایە؟ بەڵێ دوێنێ هەندێک بازرگان هاتوونەتە لای من وەکو هاوار و وەرەقەکانیان لای من حازرە دواتر ئەڕستەی بەڕێز دەکەم کە چوونەتەوە لە یەکێک لە سەیتەرەکانی پێڵێن بەنی خەیلان وابزان بانی خەیلانە بازبانی خەیلان لەوێ
ڕێگان لێگرتووە کە کارەکانی خۆیان بکەن حتا پێیان وتووە حتا وەکو نەچی ڕیجستێر نەکەی خۆت تومار نەکەی لە ئیدارەی پارێزگای سلێمانی ئەم قسەی ئەوانە کردویانە و بەنووسی نیشانێنەوە و لەوێژ زەریبەکەی خۆت نەدەی بۆت نییە لێرە ئیش بکەی وەمە چەند کارێکە حەز دەکەم ئەم پەرلەمانە پێداگیری لەسەر ئیدارەی کارکردنی پەڵە هەریمی کوردستان بتوە و قانونای لە پەرلەمانە دەرچێت لە وەزارەتی دەرچێتن لە هەموو کوردستان وەکو یەک دابنرێتن بۆ پێم خۆشش بەڕێ سەرروکی پەرلەمان ئەو قسانەی هەموو کراون جەنابش ڕوونکردنەوەداوە لەسەر مەسەلەی مالی شاندێکی حکوومەتی هەریمی کوردستان بێتن لەم پەرلەمانە بەڕێزە وەزیری دارایی بەڕێز ئەنجومەنی وەزیران بێنەیرە ڕوونکردنەوە بۆ هەمومان بدەن وەکو سەرروکاتی پەرلەمان ئەو ڕوونکردنەوە داوای ئەو ڕوونکردنەوە بکەم بۆی بێن بۆ ئێرە داوای هاتنیانەکەین کاک ڕێڤینگ فەرموو سپاس بناوێ خودێ سپاس سەرۆکی پەرلەمانی بڕاستی من ژی هەر ئەو داخوازیە کە مامۆستا بەکر گوتی جەنابەتەژی جواب لێدا سەر وێرێ نادێن وەکو کۆمبوونەکە سەر ناوچەیەندا بڕای بێتەکردن دیسانجیل گورای مادەیە 12 بڕگا سێ مەهەمیە سین داخاری لڤی پەرلەمانی و ئەم نوێنەرێت خەلکی کوردستانی بینە ڕاستە هەرێکیشمە نوێنەرێ یان کادری حزبەکێ و ئەمت لیستە فراکسیۆنەکە و حزبەکێ داینە بەس ئەس داخوازێت کەم هەمی هەواڵێت پەرلەمانتەر و دیسانجی سەرۆکەتیە پەرلەمانی چەندیان بشین بڵانسێت ناوبەینە ناکۆکی و سیاسەتە حزبا و دیسان داخوازی و خواستەکێت خەلکی کوردستانێژی دا بکەین چونکە ڕەوشە خەلکی کوردستانی گەلێک بڕاستیە بەرەو خراپیە چت موچە دەمەکە نەدانە خەلکێکی زۆرێ یە پەریشان بۆ خەلکیش مەتۆڕەت بن وەکو نوێنەرێتوان تورک و ئیران و عێراق دیسان هەر چەترەخە ئەم حەسر کردین نابینا مرکز باجر رادا ایدی ناکوکیان لایەن سیاسی براستی گهشتن حدکی سنورن معقول در باز کردن شبرهند داخازت گنج سرکاتی پارلمانی پارلمانتر فراکسیون ام همی دوره خواب ببینین لوبیه که نوا پارلمانی دا چه که این بوندل گل لایەن سیاسی جی باخوین کش ویری و یعنی انتحاره ام دیکی وچین ناکوکیت ما اکا هند کردن ما اوام بخوین شهیدت خدای مخابن ما جلش دزدان یا مای بلا بوما بمینیتن دیسان حتی توی ولا پارلمانی دامه تشتکی وسط کین کو ناکوکی یان آخفتنت ما امه جیلکی یعنی پیوندیت یت جواکی ما تیگدان جیلکی سر ناکوکی و دجاتیا اکودت تا پرورده کنه پراستی اول مترسیه که جلک مازنال سر جواکی کردستانش برهند داخازت کم حمل سرکاتیا پارلمانی چندی بشن وکو سازیه که نشتیمانی بلاین یا خواب پارزین و ام پارلمان ترجیب لانسکت نابین سیاست حزبین خواه و تنابین داخاز و خاصکت خلکی دا ام درست بکن پراستی روش یا برو تهلیکی و خراب چیتن نیت جیران و دور برد ما زور خرابن هیچ چاره دست مدانین تنه یک رزیا میه مش وان تهلیکه و اوت مازن بپارزدن سپاس سپاس کاک شیخ ظاهر بله سپاس بۆ قسەکان دروستە بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان نقطە نظامیەکەی من لەسەر نقطە نظامیە بەڕاستی بە پێی مادەی 56 کاتێک ئەندام دەتوانێت مداخلە بکە بە نقطەی نظامی ئەگەر پێشێری دەستور و یاسا و پەیڕۆی بڕگەکانی پەیڕۆی ناوخۆ کرا و هەر ئەندامێکیش دەتوانێت لە یەک دقە زیاتر قسە نەکات بەڕاستی و لەسەر هەر بڕگەیەکیش تەنها یەک جار ئەوە لە دەسەڵاتی جەنابتە ئەگەر هاتو لە برگەکانی پەیڕە و یاخۆت لە نقطەی نظامی لایەندا بەڕاستی لە ئەوی زەبتکردنی جەلسەکان شتێکی باشە و سپاس بۆ جەنابەت بەڵێ کاک لوقمان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە هەمومان کاتێکە ئێمن لە چوارچەوەی مادەی 54 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قساکەم کاتێککە خۆمان کاندید کرد هەمومان بەڵێنمان بە دەنگدەران و خەڵکی کوردستاندا کە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بین و داکۆچی کارێکی سەرسەختی ماف و داواکاریەکانی خەڵک بین بۆی ئەو گرفتانی ئەمڕۆ لە کوردستان هەنە سەبارەت بە قەیرانی دارایی بێموچەیی دۆخی تەندروستی کە تەواوی کوردستان پێ ئەنێتە خۆناغێکی خەتەرناک سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا و هەروەها چاکسازی لە دام و دەستگاکانی حکوومەت ئەمە خواستی هەموو لایەکمانە بۆیە من داوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکەم و داوا لە بەڕێ سەرۆکی پەرلەمانەکەم ڕێگری بکە لە هەندێک زەقکردنەوەی هەندێک مەسایلی ناوچەگەریەتی برایکی بەڕێزم بەر لە من قسەی کرد کە سەبارەت بە ناوچەیەکی دیاریکراو قسەی کرد
من ئەگەر قسە بکەم منیش قسەم هەیە ئەتوانم بڵێم خەڵک هەیە عەمباڵی ڕێگەی پێنادرێ بکاتان تەسکیە حیزبی نەبا بۆیە ئێمە ئەرکێکی ئەخلاقی ئەندامانی پەرلەمانی کوردستانە لەسەرمان کە سوێنمان خواردووە بەرامبەر بە کۆی خەڵکی کوردستان بەرپرسیار بین یاسا ئەبێت لە تەواوی کوردستان ئێمەش لەگەڵ ئەوەی نەجێبەجێ بکرێ هەموو هاوڵاتیان لە بەردەم ماف و داواکاریەکانیان یەکسان بن جیاوازی لە هیچ شوێنێک نەکرێ و پەرلەمانی کوردستانە بێ لەسەر کۆی هەرێمی کوردستان لەسەر کۆی شار و شارۆچکەکان لەسەر کۆی خاڵە سنوورەکان دانیشتن بکە بۆ ئەوی بتوانین هەموو کێشە و کەم و کوڕیەکان تێبپەڕێنین. دوو سەرۆکی پەرلەمان خەڵک بێزار بوو بێتاقەت بوو دۆخی سیاسی هەرێمی کوردستان خراپە خەڵک ئاشتەواییەوێ خەڵک تەباییەوێ خەڵک یەکریزیەوێ خەڵک لەو قۆناغا ئیتیهامکردنەی یەکتری بێزار بوو داواکەم لە ئەندامانی پەرلەمانی کوردستان هەمومان کا لەسەر چاکسازی و بەدەستهێنانی و دەستەبەرکردنی ماف و داواکاریەکانی خەڵک بکەین نەک زیاتر یەکتی و تۆمەتبار بکەین دۆخی سیاسی زیاتر بشڵەژێنین. زۆر سپاس. کاک بەڵێن فەرموون. سپاس. بەڕێستەرۆکی پەرلەمان زۆر سپاس بۆ دەرفەتا دیارە من دوای وەڵامەکانی جەنابێت نامێ بچمەوە سەر ئەو تەفاسیلە کە باس کرا بەڵام من ئەو نقطەیە کە ئەمێ باسی کەم بەڕاستی ئەوە بوو کە ئمە بۆیە بەشداریش نەبووین لە دەنگدان لەسەر پرۆژە بڕیارەکە ئەوەیە کە هەموو معاناتانێک کە ئێستا خەڵکی کوردستان پێوەیە ناڵێڵێ ئەو برابە ڕێزان و خوشکە بە ڕێزانە ئێستا لە پەرلەمانی کوردستان باسییان کرد لە نەبوونی موچە لە خراپی دۆخی تەندروستی لە مەسەلەی تۆباران و داگیرکاری هێزەکانی دەوڵەتانی دراوسێ لەسەر ئەو قسە و باسانەی کاکرێ لەسەر بەداخەوە لەسەر هەڵوەشانەوەی قوارەی هەرێم و هەموو مەشاکیلانێکی ئێستا ڕوبەڕوومان بۆ تۆ لە قەرزەکان ئەوانە بەڕاستی پێویستمان ئەوەیە کە پەرلەمانی کوردستان یعنی من ئەم داوای ئاراستەی دەستەی سەرۆکایەتیەکەم بریا لە باتی 30 ڕۆژ 45 ڕۆژ بواە 6 ڕۆژ بواە بەڵام 6 ڕۆژ بخینە سەریەک یعنی یەکێ لە کێشە گەورەکانی وڵات ئەوەی هیچ دامەزراوەیە وەک بە پێویست ئیش ناکە یعنی حەقم پەرلەمانە بەڕێزە لە ماوەی ئەم 30 ڕۆژێک کە لە بەردەستایەتی هەموو خەمانەی کە هەیەی بیخاتە بەردەم بەرباس و لێکۆڵینەوە ڕاستپاردی بۆ دەرکا بڕیاری بۆ دەرکا هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکە بڕوا بکە دکتۆرە ئەو جەنابەت زۆر باشڕوونت کردەوە بە قسەی یەکێک و دوان قوارەی هەرێمی کوردستان هەڵناوەشێتەوە بەڵام ئەو مەشاکی لە قورسانی کە ئێستا بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە هەڕەشەی لەسەر هەڵۆشانەوەی قوارەی هەرێمی کوردستان ئەو مەشاکی ئەو برسێتی ینی مەشاکیلێکی گەورەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان ئامادەیە ڕوبەڕووی هەموو هێزێکی دەرەکی بێتەوە بەڵام مەشاکی لە ناو خۆیەکانمان حل نەکەین دامەزراوەکانمان ئەرکەکانی خۆیان جێبەجێ نەکەن حکومەت بەرپرسیار نەبێت لە بەردەم دابینکردنی ژیان و گوزەرانی خەڵک لە بەردەم ئازادی خەڵک لە بەردەم مادنانی خەڵک بڕوا بکە ئەوانە هەڕەشەی گەورە لەسەر هەڵوەشانەوەی قوارەی هەرێم و خوا نەخواستە لە دەستدانی ئەم ئەزمموی کە چەند ساڵە بە ڕەنجی خەباتی گەلەکەمان هاتوتە بەر هەموو زۆر سپاس. کاک سیپان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی پاڵپشت بە مادەی 66 بڕگایەکێ ڕێژە ئەندامێن یاساییان پەرلەمانی کوردستان شنج بۆ ئاراستەکەنە یاداشتێکی ئاماگەهێشتکردنا لایەنێ پەیوەنددار ژمارە یاساییە ئەندامێن پەرلەمانی کوردستان نوکەک و پیاداشتێکە فەرمیدە ئاراستەی جەنابێوەکەم ji bo encamdana rîniştinekê ji bo helweşandina biryara neyasayîya jimare 61 ku 21 2020 ji laya hikûmeta Herêma Kurdistanê ve hatiye derkirin ji bo birîna 21 sadê ji موچه فرمانبرین هرما کوردستان لورا الویریج داخلش وقت کم کو تمام یاسایی دا کو ماه 14 روزانه رنشتنه که تایبل سروی پرسبیت انجام دان چونکی خلقی هرما کوردستان بکریار کارج پارلمان کوردستان و نبتنی گوتن ابرو که بکریار براستا خو داخلش وقت کینو بفرمی و بریکارن یاسایی انجام دان رنشتنه که جبوی که اف مافی حالاتین هرما کوردستان مافی فرمانبرین هرما کوردستان کو به بریار کانه یاسایی 21 سادش موچه وان هاتیه برین بهت هلواشاندنون و چندشی اثبات بکین کو گلک پارلمانتارین دیم برس آماجه به باردوخ آبوری دای و آماجه به روشا خراب حالاتین هرما کوردستان دای اجتهادا گوتنی توات کم خلک هرما کوردستان چاور جیانه کا شایسته نه چاور و چنده پشتی چند ماه نورگتنا موچه ابروکیجی موچه وان بنه یاسایی بهت برین لولا داخازی کم رینشنک بهت انجام دان شبو هلواشاندنا و بریار زور سپاس. بله سپاس. حسیبه خان. سپاس بخوا کمند بینی و جاره سروکی پارلمان. برای سروکی پارلمان به پشت بستن به ماده 55 برگه دوام که پیشتر پارلمانتار برزکانی وکو پاسوانی سروکاتی پارلمان وصف کرد. پیم باشا به پشت بستن به ماده قسکانی لپروتوکول بسرینوا
چونکە پەرلەمانتار و پەرلەمانی کوردستان تەنها خۆی بە پاسەوانی دابینکردن و بەرگریکردن لە ماف و داخوازیەکانی خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان دەزانێت. هەروەها هەمومان ئەو دۆخە سەختە ئابووریەی هەرێمی کوردستان دەبینین و دەزانین لە چ قەیرانێکی دارایی و تەندروستی داین. بۆیە پێم باشە و داوای مافی ئەو خاوەن پشکە بەڕێزانە ئەکەم کە 78 ملیۆن دینار لەلایەن بازرگانێکی سیاسی هەیە کە مڵکی حکوومەتە و چەندین خاوەن پشکەکانیان وەرنەگردوتەوە. بۆیە پێویستە بازرگانە سیاسیەکان ئەو مافە بۆ حکوومەت بگەڕێنەوە تاوەکو حکوومەتی هەرێمیش بتوانێتن بەشێک لەو کەلەکەی قەیرانە پێی چارەسەر بکات. زۆر زۆر سپاس. بەڵێ ئەو بڕگەی کە حەسیبەخان دەیڵێ لە قسەکانی مژدەخان دەسڕێتەوە. ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەمومان ئەندامی پەرلەمانین بە ئێمەشەوە کەس پاسەوانی کەس نییە. سەبارەت بەوەی دووەم ئەوە حکوومەت خۆی ئیجراعات دەکا و ئێمە ینی لە یاسای چاکسازی ڕێگەمانداوە حکوومەت هەموو قەرزەکانی خۆی وەربگرێتەوە. تەسەور ناکەم پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە مابێ. کاک بەهمەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی نامەوێت قسە لەسەر قسەی کەس بکەم وەکەوەی کاگومێت وتی ئێمە پەرلەمان هەڵبژێدراوی خەڵکە و بەرزترین دەسەڵاتی یاسادانانە لەم پەرلەمانەوە آخر ناکرێ بیان و بهێنرێتەوە بۆ خەڵکانێک کە بانگەشەی هەڵبژاردنەی هەڵوەشاندنەوەی قەواری هەرێمی کوردستان بکەن. لێرە من هەستەکەم یعنی هەندێک لە برادرانی ئێمە لە جیاتی ئیدانەکردنی بیانووی بۆ دێنەوە. بیانوەکەی شتیە گەندەڵیە. ئەو هاتووە ئەوانەی هاتوون بانگەشەی هەڵوەشاندنەوەی قەواری هەرێمی کوردستانەکەن یانوێت بمانخەنەوە سەر وڵاتێک با من داهاتەکەیتان پێ بڵێم. ئەو وڵاتە ڕۆژانە 6 ملیۆن بەرمیل نەوت ئەفرۆشێ. 83 ملیارد دۆلار احتیاطی بانکی هەیە. 96 تەن احتیاطی زێڕی هەیە. ڕۆژانەی 6 ملیارد بەرمیل نەوت ئەفرۆشێ 6 ملیۆن بەرمیل نەوت ئەفرۆشێ. ئەو جایش 126 ملیارد دۆلار قەرزارە. قەرزی دەرەکی 41 ملیارد دۆلار قەرزی ناوخۆی قەرزارە. ئەوە ڤیدیۆیە ئەگەرەتانەوەی سەر پیشانتاندەم پێ دوێنێ شەو لە ناسریە خەڵک شەڕی کردووە لەسەر بڵی ئۆکسجین بۆی بە نەخۆشەکەی خۆی بیفرێنێ. تۆ هەڵمانەوەشەی تۆمان خەیتە سەر ئەو وڵاتە ئەمە کەی بیانوە. ئەگەر ئەوان لە ئێمە پاکترن فەرموو هەڵمانەوەشێنەوە بیان خان سەری. بەڵام گەندەڵی غەرق من هەڵەوەشێنی تۆ هەرێمێک هەڵەوەشێنی تۆ لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی پێشکەوتنەوە بە 50 ساڵ لە پێش ئەوانی نەک بە ساڵ و 2 ساڵ. تەنها شتێک ئەوان ئەفزەلێتیان هەیە لەسەر ئێمە موچەکەیە کە لە کاتی خۆی بەو هەموو قەرزە دەرەکیە بەوەی کە ئەوان دەوڵەتن و سندوقی نقدی دەولی قەرزیان ناداتێ. ئێمە دەوڵەتین و کەس قەرزمان ناداتێ. هاتووی قسە لەسەر 27 ملیارد دۆلار قەرزەکەی هەر لەم پەرلەمانە لە لیژنەی چاکسازی زۆرێک لەو برادرانەی کە ئێستا باسی قەرزی هەرێمیان کرد لەگەڵ ئێمە بوون دەیانوت ئەبێ حکوومەت ژمارەیەکی حسابی بکاتەوە بۆ فەرمانبەران پاشەکەوتی موچە بە قەرز حساب بکرێ. حکوومەت ئێستا بە قەرز حسابی کردوتەوە بە عیبە حسابەکەی لەسەری ناکرێ. آخر ناکرێ لە پەرلەمانەکە نوێنەری خەڵک بیانوو بهێنێتەوە بۆ ئەوەی فڵان گەندەڵی هەیە بەم هەرێمە هەڵبۆشێتەوە. ئەم هەرێمەی ئێمە زۆر لە پێشی ئەوانە. ئەگەر ئیجازە بدەیتەنە آخر یەک دقت بۆ هەیە قسە بکەی بەناوی نقطە نظامی یەک نقطەی ترم دەرفەت دەدەینە کاکتۆر سەباح بە ڕەفیقێکت بڵێ بۆی قسەکانت بکە. فەرموون کاکتۆر سەباح. مایکت ئیش ناکە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی کارمەندانی تەندروستی لە ئەرکێکی زۆر پیرۆزانە شەو ڕۆژ شەو نخۆنی دەکەن بۆ پاراستنی ژیانی هەموو هاوڵاتیان. دەمەوێت بە ناوی پەرلەمان ئێوە سوپاسگوزاریەکی ئەو کارمەندانە و پزیشکانە بکەن کە شەو ڕۆژ لە خزمەتدان و داوا لە حکوومەت دەکەین کە چاویان زیاتر لێبێت ناحیای ئەوەی تر پاداشیان زیاتر بن تاکو ئەوە بیت. زۆر سوپاسان دەکەم زۆر مەمنون. سپاس بۆ جەنابەت. ڕەنگە سوپاسی ئێمە بۆ ئەوان سوودێکی ئەو تۆی نەبێت جگە لە بابەتێکی معنەی و زیاتر لە جارێکیش ناوی جەنابتان و بە ناوی دەستەی سەرۆکایەتی سوپاسمان کردوون. باشترەوە لە لیژنەی تەندروستی پرۆژەیەکتان هەبێ بۆ چۆنێتی پاداشدانەوەیان بە شێوازێک لەو شێوازانی کە پێتان وایە گونجاوە بۆ ئەوەی ئێمە بیکەینە ناو بەرنامەی کارەوە. بەڵێ کاک جەلال. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئێمە
11 پەرلەمانتارین وهەیە قسەکانی من مادە و شتی وا پێڕەوی لەی بەڕاستی بەس حەز دەکەم 2 دقیقە قسە بکەم. ئێمە 2 ساڵ هاتووینە هەمومان خوشک و برای یەکینە هەمومان لە حیزبی زیازی هاتینە تکا دەکەم تکایەکی خوشک و برایانە کە دەگەینە سەر جادەی شێستی دەین لە ژوورەوە باکراسی حیزباتی فڕێدەین لێرە ئەمان هەمووان نوێنەری خەڵکی کوردستانین بە خودای هەمومان بە یەکەوە جوانین ئەو هەرێمە شیرینە خێر و بێری هەمومان لێمان خواردیە بە خودای بە قەومەی لە هەمومان دەقەومێ کەس نابتە برای کەس ئەو جا بە هەمومان وەکو برا وەکو خوشک وەکو عەزیز ئەو هەرێمە پارێزین وەکو بیبلێ چاومان هەمومان حیزبەکان بەدەسەڵات و بە ئۆپۆزیسیۆن هەموو برا و خوشتیەچین هەمومان دیسان دەڵێمەوە بەرپرسیاری لە هەر شتێک لەو هەرێمە ڕووبدا ئەو قسە یەکەم ئەوی دووەم بەخۆمان دەزانین کۆرۆنا تەنجی بە خەڵکی کوردستان هەڵچیریەوە ئێستا زۆربەی زۆری فەرمانکان لە کارکەوتون یەک نقطەی زۆر بهێمەیە حاکمەکانیش بەشێکی زۆریان بەڕاستی بەداخەوە ئینشاڵڵا خودای گەورە شفای هەموو مرۆڤایدا ئەوەی توش بە شفایدا ئەوەی توش لەبووە بیپارێزی ئێستا دەوام نییە بکرێ بە تەناوب یعنی تاوانبار هەیە بەسەر هەیە تاوانبار نییە هەیە ئێستا گیراوە یەک تەوقیعمان بەربێ ئێستا دادگاکانیش دەوام ناکەن محاولە بکەین بەڕاستی هەندێک دادگاکان دەوام بکەنەوە بۆی ئەو خەڵکی پێویستی بە تەوقیعەکەیە با لەو بەندیخانە بێتە دەرەوە کە زۆریان هیچ گرفتیان نمایە بەڕاستی سوپاس دووبارە سەرۆکی جەنابەت کا عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم کە حکومت پەرلەمان داوا لە حکومت بکە پیاچوونەوە بە خشتەی موچە بکە لەبەر خشتەی موچە ماوەی مانجێک جار جۆرە و هەروەها چارەسەری وەرگرتنی گەرمی برا جوتیارەکانمان کە 390,000 تەن گەنمە لە ئێستادا بەڵام لە هەمان کاتدا ئێستاکانە حکومت هەموو دەواازەکانی داخستووە حکومەتی مرکزی حکومەتی ناوەندی بە هیچ شێوەیە گەنمی ئێمە کە نزیکی 2 ملیۆن تەن زیاتر لەوانەیە ببێت بە شێوەی تجاریش ناچێتە سنووری حکومەتی ناوەندی و ڕێگریان لێ کردووانە هەوڵ بدەین چارەسەرێکی ئەم کێشەیە بکەین و هەروەها پشتیوانی لە قسەکانی بەڕێز کاک ڕێڤینگ یەکەم کە ئێمە هەوڵ دێن یەکگەڕیزی لایەنەکان لە پەرلەمانەوە پەیامێکمان هەبێت لە پەرلەمانەوە ئێمە داوا لەلایەنە سیاسیەکان بکەین جارێکی تر ئێمە لاپەڕێشی سپی هەڵدەینەوانێ ئەوە تا ئێمە ڕەشەمان لەسەر ئەوە تا ملەتەکەمان ڕوبەڕووی چەندەها کێشە و قەیران و نەخۆشی و هەزارها مشکلە ڕووی لە میلەتەکەی ئێمە کردووە ئەمە بە یەکێتی و یەکریزی لایەنە سیاسیەکانی کوردستان دەتوانین ئێمە بگەینە ئەنجامێک دڵی میلەتەکەی خۆمان خۆش بکەین و هەروەها پێشنیارێکی ترم بۆ برا ئەندام پەرلەمانەکانمان هەیە کە ئەو هێرشانەی لە فەیسبوک دەکەنە سەر یەکتری ڕای بگرن ئێمە 111 ئەندام پەرلەمانی لێرە ئەگەر نەتوانین یەکێتی و یەکریزی ناو خۆمان پارێزین ینی میلەتی کورد چیمان لە چاوەڕوان دەکات جارێکی تر زۆر سپاس کاک زیاد بەڕێز سەرۆکی پەرلەمان دوایەوەی ڕۆژی 23 ئێمە لە لیژنەی دارایی کۆبوونەوەی خۆمان ئەنجامما 5 نووسراومان ئاڕاستی سەرۆکایەتی کردووە بە پێی مادەی 42 کە 4یان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت یەکێک لەوانە کە هەروە نووسراویچکە ئاڕاستەی دیوانی چاودێری دارایی کە پەلە بکرێت لە ئامادەکردنی و راپۆرتە و ڕوبەڕووی پەرلەمانی کوردستان بکرێتەوە هەروەها ئەو نووسراوانەی کە بۆ حکوومەت نردومانە یەکەم داوامان کردووە بڕیارانەی کە لە ڕابردووە حکوومەت داوێتی بۆ مەسلەی لێخۆشببوونی گۆمەرجی و هەروە ئەوانەی باج خراج لە هەرێمی کوردستانە ڕوونکردنەوەمان بدەنێت تاوەکو چەند توانیویان ئەمە کاریگەریان لەسەر داهاتە بێت لە هەرێمی کوردستانە و هەروە داوامان کردووە ئەوەی جەنابەت باس کرد ئێمە داوامان کردووە کۆبوونەوەی هاوبەش ئەنجام بدرێەوە ڕوونکردنەوەمان بدرێتێ لەسەر وردەکاری لێبڕەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە حکوومەت خۆی بڕیاری داوە تەنیا بۆم ماڵەکە بۆم مانگەیە بەڵام بەپێی ئەو هەڵسەنگانەی ئێمە کردمانەکرا حکوومەتی هەرێمی کوردستان لە مەجای کا هەوڵی باەکە بە شێوەیەش کە مادام هەرم مانگە بێ بە شێوەیەش کە بکرێت من هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێزان بۆ یاگەدار بن ئێمە یەکەم بۆ ئەوەی چاودێری دارایی نووسراومان کردو دووەم داواشمان کردووە کە کۆبوونەی هاوبەش بکرێت و ڕوونکردنەوەمان بدرێتێ لە گرنگترینیان کە بەلامەوە گرنگە باسی کەم ئێمە لە مانگی تەمووزە
یاسای چاکسازیەکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەم پەرلەمانە زۆر گرنگە چاودێری بکەین بە وردی تاوەکو ئەو یاسایەکو خۆی جێبەجێکرێ بەداخۆ کە ڕەنگە گومانێک لەوە هەبێت کە ئەم یاسایە بەشێک لە مادەکانی بەرگەکانی ئەم مادەیە کە لە بەرژەوەندی حکوومەتە ئەوانە جێبەجێ بکات و ئەوانەی کە لە بەرژەوەندی خۆی نیە جێبەجێ نەکات لەبەرەوە ئێمە ئەو یاسایە لەم پەرلەمانەوە دەرچووە ئەرکی هەمومانە کە چاودێری بکەین تاوەکۆی کە لە سەرەتا یاساکە هاتووە کە بەپێی دادپەروەریەک لە جێبەجێکردنی یاساکە هەبێت زۆر گرنگە بتوانین بۆ لە مۆڵا هەموو لیژنەکانی پەرلەمان بەتایبەت لیژنەمانیەکان بتوان بەوردی چاودێری جێبەجێکردنی یاساکە بکەن زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان با دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کار بکەین بەرگەی دووەم یاڵا کاک سەروان فەرموو بەناوی خدای گەورە و میرەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گۆڕی هەموو شەهیدان یەکەم کەسم دەستم بەرز کردوتەوە هەموو جار ئاخر کەس سەروان هەڵدەست آخر کەس نیت خەڵک یعنی بۆ سەبەب بەخوای معەیەن وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل دەڕەچاوی ئەوەی بکە چونکە ئافرەتێکی پۆشتەی و پێڵاویشت هەموو جار بە تۆ دەڵێن لە پۆشتەیت و لە جوانی ڕۆحت دەڵێن پێڵاوت سەرسەرم بەڵام قەزدەم مادام دینداری ئەمر بە دینەکەی خۆت بکە کە دەڵێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل نمبینی بۆ جاری یەکەم کەس جاری داهاتوو کە جەلسەمان کرد تۆ یەکەم کەس قسە من پێ دەڵێم وەکو خوشکێکی گەورە اینجا سەرۆک پەرلەمان خۆشم ئەم پێم سەیرە بەڕاستی یعنی لەلایەک دەمویست ئەوە بڵێم لەگەڵ مام عوسمان و مام ڕێڤنگ و ئەوانە وەکو پەرلەمانتارێکی پێشمەرگە قسە دەکەم لەلایەک بە تانک و زریپۆش و فڕۆکە لێمان دەدرێت لەلایەکیش بودجە بە کەیفە خۆیان لەسەرمان دەبڕدرێت لەلایەکیش حدودەکانمان لەسەر قەپات دەکرێت کەچی ئێمەش لێرە بە یەکتری وە نووساوین یعنی پێم سەیرە بەڕاستی ئەوان دانیشتون و ئێمەیان تێک بەرداوە هەز دەکەم بەڕاستی شەرمە بۆ ئێمە یەکتر بشکێنینەوە شەرمە بۆ ئێمە ڕەچاوی ئێش و ئازاری یەکتر نەکەین ئامن لێرە وەک سەروان براگچکەی هەر ١١ ترم لە هەمووتان بچووکترم و قسەی هەمووشتانمان قبولە ئەوەی تریش بەڕاستی ئێمە هەمومان باسی موچە خۆر دەکەین بڕینی ئەو پاشەکەوتە خۆ لە دەست حکوومەتی هەرێم نییە موچە بدات موچە لە حکوومەتی فیدراڵەوە بۆ ئێمە دێت ئێوە ناچاریەک هەندێک شت دەکرێت ئێمە نابێ ڕێگر بین ئێمە دەبێ هەمومان هەوڵی ئەوە بدەین چارەسەری گونجاو و باشتر لە باشەکە هەڵبژێرین بۆ حکوومەت و بۆ ئەوەی هەمومان لەو دۆخە نەخوازراوە نەخۆشە تاڵە ڕەت ببین ئەگەر نا دڵنیام لەوەی بە گۆڕی هەموو شەیدان ئەگەر موچە خۆر نەبان ئێمەش باسی موچەمان نەدەکرد بەڵام با لە موچە گرنگتر چییە گیانە ڕۆڵەی کورد غەرقی خوێن دەکرێت جارێ با ئێمە باسی ئەو شتانە بکەین یعنی لە داواکارم لە بەڕێزتان وەکو سەرۆکاتی پەرلەمان ئەو ماوەیە گرنگی بە لێژنەکانی تەندروستی و پێشمەرگە و ناوخۆ و ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بدرێت و زۆر سپاس کاکمەم فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان هاوڵان لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەندامانی بەڕێز وەڵام منیش وەکو کاک سەروان لە سەرەتەوە دەستم بەرز بوو بەس بەڵێ شاهیدیشم هەیە سەرۆکە پەرلەمانی گوری مادە 2 فقرەیە پەرلەمانی کوردستان بلندترین دەسەڵاتە یاسادانان و چاودێریکردنەیە مخابن فترە کومە دەست کارەخوتی پەرلەمانی کوردستانێدا هەندێک جارە ڕەنگڤەردانە مەل پەرلەمانی کوردستانê کارتێکردنê سەر سەقامگیریە سیاسی هەرێما کوردستانێتیان هەندێک جارە ژی پێچەوانە بەداخەوە ناسەقامگیریە سیاسی ناتەباییە سیاسی ناوبەرە هێز و لایەنی سیاسیدا بووینە ئەگەرێک و کوس بوو تەگەرە بەردەمکارێ پەرلەمانیدا دروست ببن ئومێدەوارم جناب اول سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی هەموو ئەندامێت بەرەز ئەوێت کو هەموو پەروشم بۆ هەندێ پەرلەمان دەست کارە خوبکەتن ئێدی خەلکێکی بۆ وەریەدا ئەمە خەلکێک چاوەڕێی کار و خزمەتکردنیەش پەرلەمانی کوردستانی مادەم هەموو هەواڵێتمە پەروشیوەیەکینە کو پەرلەمان جارێکا دیترێ دەست ڕینشتێت خوبکەتن و خزمەتە خەلکی بکەت vêrê birêka cenabê heve
پیام بو هم مولایان سیاسیه و هیوی دارین چی دی که نبنه آستین برانبر کار پارلمانی و هفکار و پشتوام برانبر کار پارلمان کردستان بونده بشین خدمت خلکی کردستان بکین جناب سروک پارلمانی ببوره اگر رخصت بیتن امیت بینین هرم کردستان روشک و دیالک آنها بارد در باز بیتن پتا کرونا قیران وقتی خلک جوره که توشی قیرانه بید قدر و دیال ما اول 2 جوره و 3 جوره و 4 جوره توشی قیرانه بیتن یعنی هاتنا کرونا هاتنا داعش اف جواشتنا که حکومت عراق المتیتن اف سنورت ما تنها داگیر کردن اف همون نبیت سبب ویه که هزولان سیاسی لرم کردستان یک بگیرن کنگی هم دیگه گیرین داخازت کن که ایدی کارو پیام و هزرو نرین پارلمان رنگ ودانه که جلک ارینی سر هلویستید لانی سیاسی بچه بهنده یک ریزو تبابن سروک پارلمانی وکو حوالو برای من برایس که محسن آماجه بگیری خلک دوران نیر و ریکان دوستی جوری برای گار نهیل هر دو برواری جری جوریا 32 ساله اگر هبونا چکدارت پکیکی تراوشکا جلکانو لبردارجین هدی خلک هرما کردستانه جبر روشانه که کرونا و قیرانه توشی وی حالتی ببن خلکی به 2 جوره و 3 جوره و 4 جوره توشی حالتی که نخواستید بید دماغو هم بحث دورکو دست نشان کری جید کن ما بس تا ما اونی نکو ام نوچه گرین یا نوچه پریسین وقت نمونه ام بحث و دورات کن اگر نه ام زانین خلک هرما کردستان جدوهینی نه از خوب نوینه همو خلک کردستان زانم الخانقین حتی جهیت زاخو و دخوازت کم جناب سروک پارلمانی او آخفتنید که گوایا بقصه و نویسین قواره هرما کردستانه نایت هلواشونیش پروتکولی بیت ارشکرین چونکی اوه هاندان و پشتوانیه که بو رواشکرین و آخفنه پشتوانیه بو خلک جدید ریجی که و آخفنه بجیتن گلای سپاس بله سپاس بو جناب آشنا خان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی پێڕێی ناوخۆی پەرلەمانی کوردستان دانیشتنی بەرنامەی کار و ئێلانکردنی جەرسە لە دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە تکایە با کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لە مەودووە زوو بکرێت پرسگەلی زۆر گرنگن من ناچمەوە سەر یەک بەیەکیان پرسی گرنگن لە تەوقیت و لە کات و لە شوێنی خۆیان قسەی لەسەر نەکرێ ئەکسپایرە بێ بەسەر ئەچێ دوای قسەکردن لەسەری هیچ قیمەتێکی نییە هیچ بەهایەکی نییە سەبارەت بە موچە سەبارەت بە قەرزەکانی حکوومەت یاداش پێشکەش کرا و پێشتر هاوڕێیانم باسییان کرد باست لەوە کە ڕوونکردنەوەدا دەبێت حکوومەت ئامادەکاری بۆ بکە بەڵام لە ئێستاە قەزەی داگیرکاری قەزەی هێرشەکانی وڵاتانی دراوسێ بۆ هەرێمی کوردستان قەزەیەکی هەنووکەیە ئەبێ قسەی لەسەر بکرێ لە ئێستاە تورکیا بە درێژی 30 کیلۆمەتر و ئێران بە درێژی 10 کیلۆمەتر لە ناو خاکی هەرێمی کوردستانە بە قسەی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە لە ماوەی مانگی ڕابردووە بەتەنها لە ماوەی مانگی ڕابردووە 100 گوند لە ناوچەکانی زاخۆ ئامێدی چۆڵ کراون ئەمە بێجگە لە ماوەی ڕابردووترا هەتاکوی ئێستا 450 گوند چۆڵ کراوە ئەگەر پەرلەمانی کوردستان بەڕاستی لەسەر ئەم قەزێ قسە ناکا و کۆ نەبێتەوە لەسەر چی زەڕورە قسە بکە بۆیە زۆر سوپاسدانەکەم ئەگەر بەرنامەی کاری داهاتوو لەسەر قەرزەکانی حکوومەت یاخود لەسەر ڕێکەوتنی هەرێم لەگەڵ بەغدایە ناخرێتە بەرنامەی کارەوە بەرنامەی کاری باس بینێ دابنیشین لەسەر ئەم قەزەیە قسە بکەین زۆر سپاس ئێمە لە دەستەی سەرۆکاتی کۆبوونەوەمان کردووە و بابەتانە هەمووی بە ڕیزبەندیە خێنە ناو بەرنامەی کاری کۆبوونەوەکانی داهاتوو ئەمەی ئەمڕۆ تەنها بۆ ئەوە بوو بتوانین لە یەکی حوتەوە کۆبوونەوە بە شێوەی ئاسایی بکەین کاک شاخەوان وەردەگرن کاگسکرێت بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیازەکەم لەسەر مۆزوعی داگیرکاریەکان لە هەرێمی کوردستان و ئەو تۆباران و بۆمبارانەی کە لە هەرێمی کوردستان کراوە و من ناوم ناوە شکاندنی شکۆی هەرێمی کوردستان پێشنیارەکەم پەرلەمانی کوردستان لیژنە تایبەتمەندەکان یعنی ڕاست پێرێت متابعەیەکی ورد و سەردانێکی مەیدانی سنوورەکان و ناوچەکانی شەلاتزێ و ئەو سنوورانەی کە ئێستا کەوتونەتە ژێر داگیرگاریەکی گەورەی دەوڵەتی تورکیا کە ئەمە جاری یەکەم و دووەم نییە ئەمە چەندین جارە هێرشی گەورە ئەکرێتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و بەزاندنی خاکی هەرێمی کوردستان لەبەرەوە بەلامانۆ گرنگ بێت ئێمە یعنی ئەو حاڵەتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە حاڵەتێکی نائاساییە لەبەرەوە جەنابتان وەکو دەستەی سەرۆکایەتی ئەمر بکەن بۆ ئەوەی کە یعنی لیژنە تایبەتمەندەکان سەردانێکی مەیدانی ئەو سنوورانە بکەن بەشی زۆری هاوڕەکانی ئێمە لە هەموو فراکسیۆنە جاجەکان
ینی باسی ئەو داگیرکاری و باسی زڵم و زۆر و ئەو تۆباران و بۆمبارانانیان کرد لە هەرێمی کوردستان کە ئێستا چەندین خەڵک شەهید بووە چەندین خەڵک برینار بووە لەبەرەوە ینی ئەوە کارێکی گەورەیە کارێکی مەزنە ئێمە سەردانێکی مەدانی بکەین بۆی بتوانین لە ڕاستیە لە نزیکەوە گوێ لە هەموو لە دانیشتوانی سنوورەکە بگرین ینی معاناتیان هەیە کێشیان هەیە برینداریان هەیە شەهیدیان هەیە و بشتوانین کار لەسەرەوە بکەین کە قەرەوی ئەو شەهید و برینار و بابڵین ئەو سنوورانە بکرێت سپاس. ئێوە ڕادسپێرین هەردوو لیژنەی پێشمەرگە و ناوخۆ ئەتوانن لە دوایان کۆبوونەوەیە ئێستا کۆبوونەوەیەک لە بینی خۆتانە بکەن دوو لیژنەی لاوەکی یان لیژنەیەکی لاوەکی پێکات و لە هەردوو لاتان دروست بکەن پەرلەمانی کوردستان هەموو پێداویستە لۆجیستیەکانتان بۆ ئامادە دەکا لە بەیانی زووتر نیە ئێوە سەردانی سنوورەکان بکەن هەمووی هەموو ئەو سنوورانی کە ئێستا کێشیان هەیە راپۆرتێکمان بۆ ئامادە بکەن هەفتەی داهاتوو دەیخێنە ناو کارنامەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەڵام نابێ بەس قسە بێ بۆ خۆتان نەزانن کۆبوونەوە بێ بەرمەبنای راپۆرتێک بێ ئێوە ئێستا بەڕێستان جەنابەت لەگەڵ کاک ڕێڤین کۆبوونەوەی خۆتان بکەن لەگەڵ لیژنەکەتان ڕێک بکەون سەر دروستکردنی دووسێ لیژنای پێکاتوو لە هەردوو لاتان پێداویستەکانتان بۆ دابینەکەین لە بەیانیەوە سەردانەکانتان بکەن راپۆرتەکەتان تا کۆتایی هەفتە ئامادە بوو سەرەتای هەفتەی داهاتوو ئێمە کۆبوونەوە لەسەر ئەو بابەتە ئێمە وەکو لیژنەی ناوخۆ ئامادەین دەست خۆش سپاس. ڕۆژان خان بەڵێ هەمووتان دەبینم بەڵێ هەمووتان دەبینم بە نۆرەیە دوو کەس لێرە وەردەگرم دوو کەس ئێستا ئاشناخان و کاک شاخەوانم وەرگرتووە ئێستش لێرە دوو وەردەگرم دوای دێمەوە ئێوەش وەرەگرم بەڵێ فەرمو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی دیف مادە 55 بەرگادوش پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی دەخوازی جاناوێتە بکەم ئاخفتنێت بەڕێز کاوە پەرلەمانتار مژدە پەرلەمانتار برای سیروان زور برای دکتر کاظم اش پروتکولی بین لادانه چونکی گل جارا آماجه پاخ ناخه کرد که اوت خما خلقی نه راستی حج کو عمل ویری کن بین پرلمان ام هر چند پرلمان تار ام نت بو خما خلقی کن بینه برای سروکا پرلمانی تا جوان رونو دیار کرد که ایکش برگت افریقا ام بو آماده بین الویره جبرگت برنامه کاری او ام دریجی بدن ماوی پیشکش کردن پیش نیاز آسان که همان او پیش نیاز آسانن بو همه خلقینن چونکه که پارلمانی بالاترین دستالات یاسادانانه یعنی اگر پریکا پروژه پیش نیاز آسانه بتن دلویری چه خدمات خلقی کی برای سروکا پارلمانی وکیل جنای تندرست کاروبار تندرستی و جنگا مافی بکاربر ما 22/5 آراسته جناب وکیل بی نویسینه که هین وزیر تندرستی الوری آماده بتن که او جی بو خما خلقی بو ویج بر وی پتا کورونای دابو ما رون کتن اول جی ایکش وان برگابی که افریقا جناب وانا هر دنگل سر ندا او جی بو خما خلقی بی و زور سپاس بو جناب تا سپاس روژان خان سپاس همو یادداشتەکانتان بە ڕیزبەندی خێنە ناو کۆبوونەوەکانی پەرلەمانەوە ئامادەکاری خۆتان بکەن. کاک کاروان و کاک دکتۆر ڕێبوار وەرناگرم دووبارەیە کاک عباس فەرموون وەرتان ناگرم و نقطە نظام نەبێ دەرفەتە نادەم کاک تۆ ڕێبوار کاک تۆ ڕێبوار با کاک عباس قسە بکە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەمەوێت بە پێی مادەی 56-54 قسەی بکەم. بەڕاستیان ئەم دوو مادەیە گەوانەیەوە دەبێ نابێ ئێمە لە بابەتەکان دەرچین کە هیچ بابەتێک نەبوو لە هەموو گفتوگۆیە جیاوازە و پێویستە بە پێی خاڵی مادەی و نابێ وەڵامی یەکتری بدەینەوە. ئەم دانیشتە هەستم کرد بەڕاستی لایەنی سیاسی و وەڵامکاری زۆر پێوە دیار بوو. هەموو کەس خۆی پێ باش و لایەنی بەرامبەری پێخراپ بوو بەداخەوە دەبێت پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانە بێ کە لە دەرەوە لایەنە سیاسیەکان پێکەوە دانانیشتن و کێشەی و گیر و گرفتیان هەیە ئێمە هەوڵ بدەین لە هۆڵی ئەم پەرلەمانە چارەسەریکەین بەڵام ئەوەی هەست دەکرێت هەم لە فەیسبوک و هەم لە هۆڵی ئەم پەرلەمانە بەداخەوە ئێمە سەبەبی دروستکردنی کێشەکانین بەڕاستی بۆ ململانە سیاسیەکانمان گەورە کردووە بۆیە ئەوەی کە کورت و مختصرە جەنابەت ڕوونکردنەوەدا پێم وایە کات بۆ یەکتری دەکوژێنیان دەمانەوێت لێرە دەنگانی خۆمان و قسە تەزیلکەین
کێشەی بڕینی موچە هەیە بەڵێ هەیە کە زۆر ناقانونی و نایاساییە حکومەت دەسەڵاتی ئەوەی نییە موچەی خەڵک ببڕێن ناوی لێ بنێ پاشەکەوت نەبزانێ دەیداتەوە یان نا ئەمە دەسەڵاتی پەرلەمانە دەبێت لە پەرلەمانەوە بکرێ بەڵێ پێویستە قسەی لەسەرکەین بارودۆخێکەیە لەوانەیە هەمومان ئاستی پێ بکەین کە لەشکرکێشی تورکیایە تۆپبارانی ئێرانە هەر جارەی ئێمە لایەنێک و ئەو لایەنێککە تاوانبار تۆمەتبار دەکەین بەڕاستی پێویستە لایانی پەیوەنددار ئەگەر لە کۆبنەوەی داخراویش بێ ئەم بابەتە بۆ خەڵکی کوردستان بۆ نوێنەرەکانیان یەکلاکاتەوە کە ئەمە کێشێکی سەرەکی هەرێمی کوردستانە کە دێن و ناشتوانین ئێمە ڕێگەیان لێ بگرین بەڵام زۆر جارێکتری تۆمەتبارەکەن بزانین هۆکارە سەرچەکەی چییە و بەڕاستی پێویستە جەنابتان بۆ ئەوەی هەموو ئەو قسانەی کە لە دەرونی خەڵک و لە پەرلەمانتاران پەنجی خوارەتەوە کە ڕاستەکە ئێمە ناتوانین هیچ وەڵامی خەڵک بدەینەوە کۆمەڵی کێشە و ژیان و گوزەران لە کوردستان هەیە یەک دانیشتنی تایبەت هەر لێرانە حەق بڕیاری لێ بدەن دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی کە خەڵک بە ئازادی ئەو نوێنەرانە ڕای خۆیان دەربڕن ببێتە بەرنامەی کارێک زەرورە ئەنجومەنی وەزیرانش بن لێرە دابنیشنیانی ئەنجومەنی وەزیران لێرە متمانەیان پێدراوە بابێن هەم وەڵامی پەرلەمانتاران هەم وەڵامی خەڵکی کوردستان بدەینەوە بەڕاستی ئەم ناکۆچیانە با لە هۆڵی ئەم پەرلەمانە کۆتایی پێبێنین هیچی تر نەستە سەر فەیسبوک و مناقەشەکردن و بۆی دەنگانی خۆمان و بۆ قسەی باش ماکردووە قسەی باش و بەبێ کردداری باش هیچ ئەنجامی نابێت زۆر سپاستانەکەم سپاس شیرین خان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئێمە چۆن بڵێ دڵگرانین بەوە یعنی ئەم چەند ئەندام پەرلەمانی کە لە ڕیزەکانی کۆتایینە نێو ئەم قاعەیەدا هەموو جارێک ئەکەوینە ڕیزبەندی کۆتای ئەوش ئەبێ دەنگ بەرزکەینەوە بەڵێ بەڵێ یعنی ناکرێ بەم شێوازە ئێمە هەموو جارێک ئەبێ دەنگ بەرزکەینەوە ئەو کات بەڕێستان ناوی ئێمە ئەخوێنینەوە بۆی بتوانین پەیامەکانی خۆمان بگەێنین وەکو پەرلەمانتارێک لە 16 دەی 2019 هەمواری یاسای دەستەی دەستپاکی نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان و بەداخەوە سەرۆکی دەستە ماوەکەی بۆ زیاتر لە 2 ساڵە بەسەر چووە بەڵام ئەم هەموارە تاوەکو ئێستاکە نەخراوەتە ڕیزبەندی بەرنامەی کارەوە و ئاراستەی لیژنەمەعانیەکان نەکراوە داوای ڕوونکردنەوە لە بەڕێستان دەکەم سەبارەت بە بەرنامەی کار بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابتان لێدوانێکتانیا کە بەڵێنی ئەوەتان بە خەڵکی هەرێمی کوردستاندا کە واژوو لەسەر بەرنامەی کار ناکەن تاوەکو ئەو پرسانی کە پەیوەستن بە دۆخی خەڵکەوە بەگشتی نەخرێتە ڕیزبەندی بەرنامەی کارەوە زۆرینەمان تێبین و سەنجمان لەسەر بەرنامەی کار هەیە لە هەمان کاتە ئەو یادداشتانەی کە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 66 ئاراستەمان کردو بەڵام هیچێک لەو یادداشتانە لە کاتێکدا یادداشتی وا هەیە زیاتر لە 6 مانگی بەسەرا تێپەڕیوە نەخراوەتە ڕیزبەندی بەرنامەی کارەوە من دەپرسم ئایا چۆن بڵێ پەرلەمانی کوردستان ناتوانێت بانگێشتی سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و وەزیرە معنیەکان بکات بۆ پرسانەی کە لە ئێستا تا بەداخەوە لە هەرێمی کوردستانە تێ ئەپەڕێت و لە هەمان کاتە پرسێکی زۆر زۆر گرنگ پرسی بردومانکردنی خاکی هەرێمی کوردستانە بەداخۆ ئێمە لە 16 ئۆکتۆبەر لە سا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستانمان تەسلیم بە نەیارانی کورد کردوە سا 49ەکەی ڕۆژێک تورکیا بردومانی ئەکات ڕۆژەکەی کە ئێران و چەندین هاوڵاتی سبیل دەبێت بە قوربانی و پرسی موچە و بڕینی موچە و پرسی 27 ملیارێکە و دەیەها پرسی زۆر گرنگ هەن پێویست ئەکات پەرلەمانی کوردستان ئەم فترەیە یاخود ئەو مانگەیە کە درێژی ئەکاتەوە بخاتە نێوەندی کارنامەکەی و قسەی لەسەر بکرێت و بڕیاری لەسەر بدرێت بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەستی هەمووتان خۆش بێ من ئەزانم کە دەرفەتم دان بە گوێرەی ئەم پەیڕەوەمان بە دەقیقی وەکو خۆی جێبەجێ بکردایە زۆربەی ڕێپێدانەکان نابوو ڕێی پێ بدرێ بەڵام لەبەرەوەی ماوەیەکی زۆرە کۆبوونەوەکانی پەرلەمان نەکراوە دەبوو دەرفەت بدەین ئەندامانی پەرلەمان قسەکانی خۆیان بکەن بەشێکی زۆری دووبارە بوو هەموو ئەوانەمان هەست پێ کردووە یادداشتەکانتان یادداشتی ڕەوان ئێمە ڕیزبەندی دانین بۆ ئەوەی لە کۆبوونەوەی پەرلەمان لە ئایندە لە هەفتەی ئایندەوە دەست بە کۆبوونەوەی پەرلەمانەکەین بۆ جێبەجێکردنی ئەو یادداشتانەی کە بەڕێستان دابوتان بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هیوادارم ئیتر ئێمە دەست بکەین بە جێبەجێکردنی وەرگەی دووەمی بەرنامەی کارەکە چکە هەموو شتانەی ئەوترێ دەرفەتەکەش دەدەین بەڵام هەمووی دووبارەیە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە بە مادەی حەوت بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە بڕگەی دووەمی بەرنامەی کار جێبەجێەکەین کە بریتە لە درێژکردنەوەی خولی بەهارە ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە پێی بڕگەی چوارەم لە مادەی حەوتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە مەبەستی ئەبێ مەبەستەکانی دیاریکەین دەرفەتت دەدەم کاک جینان بە مەبەستی
ئەنجامدانی ژمارەیەک کۆبوونەوە سەبارەت بە دۆخی دارایی هەرێمی کوردستان موچە قەرزەکان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی و بەردەوامی پرۆسەی چاکسازی لە خاڵە سنووریەکان گومرگەکان و باج و خەراج و ڕسومی گومرگی و بابەتی تەندروستی کە بابەتێکی گرنگە لەگەڵ بابەتی لەشکرکێشی و تۆبارانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان و دانوستانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە وەرزی تەشریعی بۆ ماوەی مانگێک درێژ بکرێتەوە بۆ ئەو مەبەستانەی کە ئاماژەمان پێدا با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەدەنگی هەفتە ئەندامی پەرلەمان پەسەند کرا واتە وەرزی بەهارە لە ساڵی دووەم بۆ ماوەی مانگێک درێژە بێتەوە و لەیەکی هەشتا کۆتایی پێدێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتایی بە کۆبوونەوەی ئەم ڕۆمانە هێنین و زۆر سپاس.